من چەند میوانێکی تایبەت بە تایبەتی زانایکایانی وەروەها دوو گەنجی خۆشەویست لێرەکە میوانمان بۆی کە بە دەنگە خۆشەکەیان هەم بە خوێندنی قورآنی پیرۆز و هەم بە سرود و پەخشانێکی ئیسلامیانە بەرنامەکەمان زیاتر بۆ بڕازێنەوە لەگەڵ چەند زانیاری و لەگەڵ دوعا و لەگەڵ هەندێک بڕگەی تایبەتی تردا. سەرەتا دەچینە لای بڕگەیەکی تایبەت بە نرخی دراوەکان کە لە تەوەری سەر لە بەیانەکەی پەیامی ڕۆژدا ئەم بڕگەیەمان پێشکەش نەکردوون. ئێستا دەچینە لای نرخی دراوەکان و دواتر دەچینە سەر بڕگەکانی تری بەرنامەکەمان. خۆشەویستان ئەمڕۆ لە کێوی عەرەفە یەکێک لە ڕەحمەت و بەزەیەکانی خوا داباریە سەر حاجیان کە بریتی بوو لە بارانێکی بەلێزمە کۆمەڵێ لە حاجیانی کورد بەدەم دوعا و لاڵانەوە و مناجاتێکی زۆر جوانەوە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر بەرزەکەنەوە با پێکەوە بینەری ئەو مناجات و دوعاخوانەی حاجیانی کورد بین بە زمانی شینی کوردی لە کێوی عەرەفە کە خۆشەویستی خۆیان بۆ خوا و پێغەمبەرەکەی دووبارە دەکەنەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لاسم باران الرحمة خاكي بيروسي عرفاتي قلتوتوها أمرا روشي دارجان الرحمة بالوردقارة أمرا روشي لخوش بونا دجبر اسكنوا واخوايتا كتنا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر يا الله لمن خوش بي يا الله لمن خوش بي ذاتی ڕاوەستانی پێغەمبەری نازدارە صلی الله تعالی عليه وسلم بە ئیلاکیمان دووبوونی ڕێگاوە کەوتووەتە عەرەفاتەوە ذاتی ڕاوەستاندنی پێغەمبەری ئەکرەمە عليه الصلاة والسلام لەگەڵ سەحابە بەڕێزەکانە ئەوە پێغەمبەری نازدارە دوعاکات ئەوە دوعا بۆ ئومەتەکەیەکات و دەست بەرزەکاتەوە عاباکەی لەسەر شانیەکەیەتە خوار. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله. أو الروشي وستاني عزيز السرور مانا لقاشي في روسي عرفاتا أو دار رشاني الرحمة برور بقارا أو هوريني قناه تاوانا كانا أو الروشي ليخوش بونا أو الروشي ليخوش بونا أو الروشي عاشبونا ويلقى الخوا أو الروشي عاشبونا ويلقى الخوا أو الروشي عاشبونا ويلقى الخوا. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. خوايا دستانا ولايتو هاتون خوايا جانم دستانا ولايتو هاتون. يا الله بالرحمة خود الرحمن تبكى يا الله بالرحمة خود الرحمن تبكى
يا الله بيبها وارمانوا يا الله بيبها وارمانوا خويا جان لمن خوش بي خويا جان عفومان كي خويا جان دعوة دعاء كان لقبولك يا الله اواني هاواريانا كرديت خوا دعاء ما بوبكن يا الله دعوة دعاء ما لقبولك خويا جان دعوة دعاء كان لقبولك يا الله يا الله الله اكبر لو بركة اخوايا الله اكبر لو روشي لي خوشبون الله اكبر روشي ياسبونا ولا قل خوا روشي نسيقبونا ولا قل فرور بقار معنا يا الله بيبها وارمانوا يا الله بيبها وارمانوا خوايا جان بيبها وارمانوا خوايا جان دستكان من ببطالي نجري دوا خوايا جان دستكان من ببطالي نجري دوا خوايا جان لمن خوش بي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان
مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد سنفرغ لكم أيها الثقلان فبأي آلاء ربكما تكذبان يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد دەنگ و دەمتان خۆش بێ زۆر بەخێر بێن خوا پاداشتان باتەوە و سپاس بۆ ئامادەبوونتان هەر یەک لە بەڕێزان کاک محەممەد سەلاح و کاک باوان ئەحمەد بە دەنگە خۆشەکانیان ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ
دەڕازێنەوە زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوون زۆر باشە بینەرانی عزیز دیارە جگە لەوەی کە لەگەڵام دوو گەنجەیە بەردامەکەمان بۆ دەڕازێنەوە بە هەندێک سرود و بە هۆنراوەی ئیسلامی و هەروە با قورآن لەگەڵەوەشدا کە بەڕێز مامۆستا محەممەد نەسروڵڵا مامۆستای ئاینی لێرە میوانمان دەبێت بۆی کە قسەی زیاتر لەسەر گرنگی و فەزڵ و گەورەی ڕۆژی عەرەفە بکەین و بەتایبەتی و دوعاانەی کە لەم ڕۆژەدا زیاتر پێویستە ئینسانی مسلمان ئینسانی باوەڕدار و هەروەها بەتایبەتی ئەوانەی کە بە ڕۆژون ئەو دوعاانەچین کە بیکەین و تا ئەم ڕۆژە تاکەی بەردەوامەوە لەگەڵ بانگی ئێوارە کۆتایی بە ڕۆژی عەرەفە دێت یاخود ناتا دوازدەی شەوە کاتەکەی تا چەندەمە و داکەی تاکەی دەرفەت هەیە بەڵام لێرەیان ناوبڕێکمان هەیە لەسەرەوەی کە دوعایەکمان هەیە کە ئەمڕۆ هاوڵاتیەک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە دیارە بەدەم ئیشکردنەوە بە زمانی ڕۆژوە هۆنراوەیەکی نووسی بوو لەوەی کە مناجاتێکی خۆی لەگەڵ خوای گەورە بوو بەڵام ئێمە کردمانە دوعایەک و بەڕێز کاک محەممەد کەرکووکی بۆی خوێندینەوە بە گوێبیستی ئەم مناجاتە بین دواتر دەچینە لای تەوەریەکانی دیکەی بەرنامەکەمان. ئیلاهی پەروەردگاری من پەروەردگار ئەی باڵاترین هێز و فریادڕەسی بێهێزەکان ئیلاهی ئەی مەعبود و مەعشوقی من ئەی پەروەردگاری ڕێنیشاندەر چ عەشقێکە چ شەوقێکە چ شەیدایی و ئەنگێزەی ڕۆحێکە منی ڕاپێچ کردووە بۆ دیدارت چیە و چۆنە ئەو هێزی کێشکردنەی کە لەم سەری زەوی تا ئەو سەری مرۆڤی کەمەندێش کردووە بۆ سۆڕان بە دەوری پەڕوێکی ڕەش و بەردێکی ڕەش قەترانی ئاخر ئەمە چ ئەوین و سۆزێکە دڵی منی وا جۆش داوە وەک مەنجەڵ ئەکۆڵێت و وەکو بورکان ئاگری عیشق فڕێ ئەدا تێنەگەشتم چی بوو فرمێسکی چاوی هەڕشت و دەستی کزۆڵی بەرز کردمەوە یەکێ تێم گەیەنێت چی قەوماوە ئەم هەموو حەشاماتە شەقامەکانیان تەنیوە و لەسەر گردێ بە حەپەساوی و چاوی پڕ لە فرمێسکەوە نزا ئەکەن و دەنگی ناڵەی سنگ و دەستی لەرزۆک و دەنگی بە حەسرەتی خنکاویان ناخی مرۆڤ ئەهەژێنێ پەروەردگارم منی مرۆڤی سەرگەردان جارێک تۆم لێ ئەبێتە بتێک و جارێک سامان و جارێک پلە و پۆست جارێک لە بەردەم بتێکدا وێنات ئەکەم جارێکیش ئەبیتە ئاگر و ڕێگەی خۆشبەختیم ڕوون ئەکەیتەوە من نازانم سەرگەردان و دۆشدا ماوم ئەبێ چی بکەم چۆن ئەم حەقیقەتی بوونم لا ڕۆشن بێ من ئەزانم تۆ هێزێکی فریادڕەسی من ئەزانم تۆ هێزێکی فریادڕەسی دەسەڵاتت بێ کۆتایە و بەکون فەیەکوونێک هەرچی بتەوێ سازی ئەەکەی دەسا خوایە لەبەر خاتری ئەو دەسەڵاتە بێ کۆتاییەت لەبەر خاتری ئەم ڕۆژە پیرۆزەت لەبەر خاتری ئەو دەستانەی کە ئێستا لەبەر دەرگاکەت وەستاون و بە ئومێدەوە لێت ئەپاڕێنەوە لەبەر خاتری خۆشەویستیمان بۆ پێغەمبەر و نێردراوەکەت لەبەر خاتری خۆشەویستیمان بۆ پێغەمبەر و نێردراوەکەت لەبەر لێوی وشی بە ڕۆژومان و زمانی پاراومان بەیادی تۆ ڕێگای ڕاستمان پێنیشاندەوە عاقیبەتمان بەخێر بجێڕە شیفای نەخۆش و دەردەدار و ئەوانەی بە ئومێدی ڕەحمی تۆوە ماون چاوەڕێی بەزەیید ئەکەن لەم ڕۆژی دابەشکردنی خەڵاتەدا بێبەشمان مەکە لە میهر و سۆز و بەزەیید خوایە لە هەمومان خۆش بە خوایە لە هەمومان خۆش بە لە ئێمە و هەموو بینەر و بیسەرانی ئەم دوعایەش خۆش بە یا رب العالمین بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێ لەوێوە دەست پێکەین کە ئایا ڕۆژی عەرەفە تاکەی بەردەوامە و ڕوکنەکانی دوای عەرەفە چین و گرنگترین دوعاکان
کە بەرەبەرە بە کۆتایی ڕۆژی عەرەفە دەگەین کام دوعایانە گرنگن کە زیاتر ئێمەش و حاجیانیش پێویستە بیانکەن بۆ قسەکردن لەسەر فەزڵ و گەورەی ڕۆژی عەرەفە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد نەسروڵڵا زانای ئاینی قسە و گفتوگوی زیاترەکەین بەخێر مامۆستا گیان سەلامت بن دەستان خۆش بێ ئەگەر لێەوە دەست پێ بکەین مامۆستا ڕۆژی عەرەفە تاکەی بەردەوامە بە تایبەتی بۆ ئێمە و بۆ حاجیەکانیش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ڕۆژی عەرەفە گرنگتیایە ڕۆژەکەیەتی بە نیسبەتی حاجیەکانەوە کە لەوێن کە گەورەترین پایە و ڕوکنی حەج بریتە لە ڕاوەستان و مانەوە و بەشداریکردن لە زەوی عەرەفەدا. ئیتر ئەو سنوورەی کە دیاری کراوە بۆ حاجی لەو ڕۆژەدا لەوێ بێ یا پێش بانگی مەغریب بە چەند سەعاتێک ئەوە حەجەکەی قوبوڵ کراوە و ئەو ڕوکنە گەورەی بەنسیب بووە کەوابێ عەرەفە کە باسی عەرەفە دەکرێت تەنها بە نیسبەت ڕۆژەکەوێتی بۆ حاجیان بە نیسبەتی ئێمەشەوە خەڵکی کەوە کە لەو شوێنە مبارەکە نییە هەر ڕۆژەکەی گەورەیە کە بە ڕۆژوو ئەبین سونەتە تیایدا وەکو ئێستا پێم وابێ زۆرینەی خەڵکی موسڵمان لە ماڵ و لە شار و لە شوێنی خۆیدا بە ڕۆژووە هەتا ئەو کاتەی کە ڕۆژ ئاوا دەبێت و خۆر نامێنێت. ئیتر ڕۆژی عەرەفە کۆتایی پێدێ حاجیەکانیش لەوێ کە بانگی مەغریب بوو نوێژەکانیان قەسڕ و جەمع دەکەن و کۆتایی بە گەورەترین پایەکانی حەجیان دەهێنن. ئەوەی کە پێڕانەگەشتووە بە هەر هۆکارێکە بێ نەخۆشی بێ یاخود بەجێماو بێ یاخود ینی بورانەوەیەک بێ بە هەر جۆرێکە بێ ڕۆزرێکیە بێەوەی کە نەیتوانی بێ بگاتە ناو ئەو مەودا دیاریکراوی کە پێی دەڵێن عەرەفات ئایا حەجەکەی لێ قوبوڵ دەکرێت؟ هەر کەسێک پێش خۆر ئاوابوون نەگاتە زەوی عەرەفە تاوان دیارە وەک لە وێنەکانی شاهاتوە ئێستا خۆر ئاوا بووە لەوێ و ڕەنگە و دەرفەتەش نەما بێتی چیتر لەوێ کە حاجێک بتوانێت بگات چوە ڕاستە خۆ ئێستا دیمەنەکانی کێوی عەرەفەش دەگوازینەوە. هەر کەسێک پێش خۆر ئاوابوون نەگاتە زەوی عەرەفە ئەبێ بگەڕێتەوە بەشداری نەکردن لەو پایە گەورەدا بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە نە بە حوشتر نەخێر حەجی بۆ نانووسرێت ساڵێکی تر وە کاتێکی ترە ببێتەوە حەجەکەی بکە. زۆر هۆکارانە چینکە بنە لەم پڕ لەوەی کە کەسێ بەشداری نەکە ئایا بۆ هیچ شتێکی وا دیاریکرا و ئاین دیاری کردویان بۆ نەم کەسە خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکی فەرمێ کەسێک لە نەزانی ئایا کەسێ لە بیرچوونە کەسێ بە زۆر شتێکی پێ بکرێ ئەوە قەڵەم لەسەر ئەم کەسە هەڵگیراوە کەسێ بۆ منە لەو کاتە حتا فەرمودەی تریشەیە قەڵەم لەسەر سێ کەسی ومەتەکەم بوراوە تا بەهۆش خۆی دێتەوە باڵغ تا کەسی مناڵ تا باڵغە بێ شێتە تا عەقلی بۆ دێتەوە. ئەم جۆرە نمونانە ئەگەر هەبن لەو شوێنە یا کەسێ لە بیری بچێتەوە بە زۆر ئیشێکی پێ بکرێ. بەشداری نەکردن لە زەوی عەرەفەدا لەو کاتە دیاریکراوی کە بۆی دیاریکراوە کە بۆی دانراوە هیچ شتێک نابێتە پاساو بووی هیچ شتێک قەرەبووی ناکاتەوە. واتە ئەگەر حاجیەکی بەڕێز بە هەر هۆکارێ لە هۆکارەکان درەنگ گەشتە شاری مەککە هەتا ئەو گەشتەوێ خۆر ئاوا بوو هیچ دەسەڵاتێکی ئەمیشی تیان نییە هەرچی توانیوێتی کردوویەتی ئەبێ بگەڕێتەوە بۆی نانووسرێ یا لە شاری مەکە لە ئۆتێلەکەی خەوی لێکەوتووە یا لە خەسەخانەیە و لە هۆشی خۆی چووە کاتێ بە خەبەر ئەبێتەوە و باش ئەبێ بەپەلە هەڵەوداوان سیارە ئەگرێت و بەرەو عەرەفە ئەڕوا هەڵەوداوان دەڕوا ئەگاتە ئەوێ خۆر ئاوا بووە ئەمانە هیچ کامیان ئەم عوزرانە نابێتە هۆکاری ئەوەی کە بەسەر ئەم ڕوکنە گەورەدا باز بدەین بڵێن قەیناکە بە شتێکی تر قەرەبوو دەکرێتەوە. زۆر باشە مامۆستا بە گەشتێکی ڕۆحی بکەین و بگەڕینەوە بۆ 1400 و ئەوەندە ساڵ بۆ لای پێغەمبەری خوا کە لەوێدا وەستاوە و وتاری ماڵاوایی بە ئامادەبوونی خۆی یەکەمین حەج لە ژیانی ئەنجامەدا. بە گەشتێکی ڕۆحی بکەین بە پێی وتەکانی جەنابەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن هەڵگەڕاوە بەم شاخە ئەنی بایەمەتر واز لە ئەحکام و قاعیدەی چۆنێتی عەرەفە چونکە زۆرمان لەسەر وتووە ئەمڕۆ ئەو وتارە گرنگەی کە پێغەمبەری خوایدا کە بە وتاری ماڵاوایی بەناوبانگە پێمان خۆشە وە کۆڵی گەشتێ بە ڕۆحی ئێمەش و خۆشت بکەیت و بگەڕێنەوە بۆ سەردەمە و بزانین ئەو بنەمایانەش کە لە وتارەکەی پێغەمبەری خوادا جێگیر کران و دیاریکران باسی لەوە کران کامانە بوون. خۆی حاج هەمیشە لە سەردەمی پێش ئیسلامیشدا مەوسیمێک بووە بۆ کۆبوونەوەی خەڵک لە هەموو شار و شوێنە دوورەکانەوە هاتوون بۆ ئەو جێگایە و هەموو ئەو ڕوکنانەی کە ئێستا ئیسلام جێبەجێی دەکا بە مسلمانان لەو سەردەمەشدا هەبوو بەڵام بە شێوازی تر و بە جۆری تر کردویانە. ئیسلام کە هات بە تایبەتی
چوونە شاری مەدینە و لەوێ دەوڵەتی ئیسلامیان دامەزران لە یەکەم ساڵدا کە توانیان شاری مەکە فەتحکەن و ئازادی بکەن لە شیرک و لە بتپەرستی و خوانەناسی هەموو یاساکانی حەجیشیان گۆڕی. یەکێک لەوانە تەوافکردن بە دەوری کەعبەدا نابێ بە ڕووتی بێت، ئافرەت ئەوێت جلوبەرگی خۆی لەبەرا بێ، پیاویش ئەگەر تەنها تەواف بێ بە جلوبەرگی ئاسایی خۆیەوە تەواف دەکا. ئەگەر لە حاڵەتی عومرەکردنا بوو یا حەجا بوو ئەبێ ئیحرامی پێوە بێ، نابێ کەس بە ڕووتی بەو شوێنەدا بسوڕێت و عیبادەت بکە. هەروەها لە کاتی حەجدا مەوسیمێکی گەورە بوو بۆ ئەوەی کە ئەو گەلانە ئاشنا بن بە سەقافەت و کەلتوری یەکتر، بە بیر و باوەڕی یەکتر، بە عیلم و زانستی یەکتر، و مەوسیمێک بوو هەتا بۆ بازرگانیکردن لیەشهدوا مەنافع لەهم. ئەو مەنافع باز لە مەنافعی دنیاییە ئیسلام سوود و قازانجی دنیاییشی نادید نەگرتووە لەم بابەتە گرنگەدا کە هەڵوگۆڕێکی بازرگانی زۆر گرنگ و جوان و قازانجدار ئەکرێت. ئەو لایەنش خودی قورئان ئاماژەی پێداوە. لەبەر ئەوە هەمیشە حەج مەوسیمێک بووە بۆ خۆناساندنی گەلان لەگەڵ یەکتردا و بە یەکتر، بە تایبەتی موسڵمانان بە کۆنگرەیەکی جیهانی ناوبانگیان پێداوە و ناویان پێداوە، و هەمیشە حەج یەکێک بووە لە مەترسیەکانی دوژمنانی ئیسلام، بە یەکێک لە مەڵۆزمەکانی خۆیانیان زانیوە بە جوولەکە و بە هەموو ئەو دوژمنانەی ئیسلام کە دێن و دەچن تەماشای حەجیان وەکو کۆسپێکی گەورە کردووە لە بەردەمی خۆیانە، هەتا حەج بمێنێ ناتوانن بەسەر موسڵمانانە زاڵ ببن، چونکە دەیان کێشەی گەورەی موسڵمانان هەبووە بە ئێستەشەوە لە مۆسیمەکانی حەجا دڵسۆزانی ئیسلام لەو شوێنە پیرۆزەدا دڵی خۆیانیان پاک کردوێتەوە، ئیخلاسیان بە خەرج داوە، هاتوون خەمخۆرانە کێشەکانی یەکتریان چارەسەر کردووە، کێشەی وڵاتان. لەبەرەوە حەجێکێکە لە پایە هەرە گەورەکان تەنها بوعدێکی ڕۆحی و عیبادەتی نییە، بوعدێکی جیهانی هەیە، بوعدێکی هاوکاری و هەماهەنگی لە نێوانی موسڵمانانە هەیە، بوعدێکی سەقافی و ڕۆشنبیری هەیە. ئەو بوعدەشی تایە کە یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. ئەم ئاەتە زۆربەی جار بیری لێ ئەەکەیتەوە لەو حاڵەتەدا بەرجەستە ئەبێ. لە حاڵەتی حەجە ئەو هەموو زمانە، ئەو هەموو ڕەنگە، ئەو هەموو خەڵکە هەر یەکێک بە شێوازێک هاتووە لە وڵاتێکی دوورەوە، من کولی فەجین عەمیق، واتە لە هەموو شوێنێکی دوورەوە هاتوون، یەک شیعاریان هەیە، یەک دروشمیان هەیە، یەک خەمیان هەیە کە ڕەزامەندی خوایە. ئەمە تەنها بوعدێکی عیبادەت نییە لە حەجای بینین، بەڵکو ئەبعادەکانی زۆر زۆرە. بۆیە ئێستا مەلیکەکانی سعود هەوڵیان داوە تەنها قەتیسی بکەن لە بوعدی عیبادەتیە، بوعدێکی عیبادەتی وشکی فەردیش، نەک بوعدێکی عیبادەتی دەستە جەمعی کە زۆربەی عیبادەتەکان خوای گەورە بە دەستە جەمعی داواکە لە موسڵمانان ئەنجامی بدەن، بۆی بە دەستە جەمعیش کاریان لێ بکات لەسەر کۆمەڵگادا. ئالێرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجی کۆتاییدا خۆی تەشریفی برد. یەکێک لە سەحابە گەورەکانی نەنارۆکو ئەبوو بەکر و عومەر و یا ئەوانی کە زۆر تێگەشتوو بوون، بەڵکو خۆی تەشریفی برد بوو ئەوەی کۆمەڵێک یاسای گشتی هەیە کە مرۆڤایەتی هەتا دنیایە پێویستیان بەو کۆمەڵە یاسایە دەبێت، خۆی لەوێ جار یاساکانیدا ئیعلانی کرد لە ناو خەڵکەکەدا، و کۆمەڵی خەڵکی زۆریش هەبوو تا ئەو کات و سات و ئەو ساڵە بە خزمەتی پێغەمبەری خوا نەگەشت بوون، یا با بڵێن مەوسیمی حەجیان بەم دیزاینە تازە نەبینی بوو، چونکەی بەڕاستی ئیسلام دیزاینێکی تازەی بۆ حەج داناوە، دیزاینەکەی ئەمەندە عالەمی و پێشکەوتووە هەتا ڕۆژی دوایی مرۆڤایەتی بەرەو پێش بڕوا ناگاتە ئەم ئاستە جوانە. ئەوە دژمنان چاویان کوێرە ئاعتراف ئابەم دیمەنە جوانانە ناکەن لە شاشەکانی خۆیانەوە کە ئەمڕۆ دەگوازرێتەوە چ وڵاتێ، چ فکرەیە، چ ئاینێ، چ ئایدۆلۆژیایەک بتوانێت ئەو دیمەنە پیشان بدا زیاد لە 3-4 ملیۆن خەڵک لە شوێنێکا کۆ ئەبێتەوە بەو نەزمە جوانە، بەو تەرتیبە، بەو ڕێک و پێکیە، بەو هەست و شعورە بەرزەوە، بەو حاڵەتە ڕۆحیە ئیمانیەوە. لەبەر ئەوە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەوڵیدا خۆی مشارەکە و بەشداری ئەو ساڵە بکا کە کۆتا ساڵی حەجی خۆی بوو کە بە حەجەت الوداع مەشهورە و ناو دەبرێ لە کتێبەکانی حەدیث و لە کتێبەکانی سیرەدا بۆ ئەوەی پایەکانی پێکەوە ژیانی مرۆڤانە، ئینسانانە، موسڵمانانە دابڕێژێ بۆ هەمووی کۆمەڵگا و هەموو خەڵکی بە چاوی خۆیان ئەم
پێغەمبەرە ببینن صلی الله عليه وسلم ئەم ڕابەرە دڵسۆزە ئەم پێشەوا و پێشەنگە خەمخۆرە بۆیان کە لە چه حاڵەتێکەوە توانی خۆناغ بە خۆناغ لە ماوەی 23 ساڵە بگاتە ئەو حاڵەتەی کە لە حەجەت الوداع لە حەجی ماڵ ئاواییدا زیاتر لە 120,000 سەحابە مشارەکە و بەشداری حەجی ماڵ ئاوایان کردووە و کە بە دەنگێکی زڵاڵ هەموو یاساکانیان پێ ئەڵێ و پێیان دەفەرمێ ئەی خەڵکینە ئەم ڕۆژە چه ڕۆژێکە ئەمەندە باش پەروەردەی کردبوون دەیانوت ئێمە نازانین خوا و پێغەمبەر دەزانن ئەی فەرموو ئایا ئەمڕۆ ڕۆژی عەرەفە نییە پێی فەرموون ئەم مانگە چ مانگێکە وتیان خوا و پێغەمبەر دەزانن زۆر گرنگە ئەمە ئەو خەڵکە ئەمەنە ئیستیعدادی هەبێ لە بەردەمی سەرکردە و پێشەواکەیدا هەموو شتێکی خۆی تەسلیم بەو بکە پێی فەرموون ئایا ئەم مانگانە مانگە حرام کراوەکان و قەدەغە کراوەکان نییە بەو شێوازە وردە وردە ئامادەیی پێدان هەتا گوێبیستی ئەو وتارە مێژوویە ببن کە لە زۆربەی کتێبەکانی صحاح و سنەنەکاندا هاتووە لە کتێبەکانی جوامعی حەدیثە هاتووە لە کتێبەکانی سیرەدا تۆمار کراوە کە پێی ڕاگەیاندن کە ئەوە خوای گەورە و پەروەردگار ئاینی خۆی سەرخستووە و ئەو دینەی کە خوای گەورە و پەروەردگار پێی ڕازیە بۆتان و ڕەزامەندە و قبوڵی لای خۆیەتی ئاینی پیرۆزی ئیسلامە کە لەو ڕۆژەدا ئاەتی اليوم أكملت دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دابزي خواروا ولو إعلاني أمي کرد کە هەندێک لە بەشێکی زۆر لە زانایانی تەفسیر و علوم قورئان پێیان وایە ئەم ئاەتە کۆتا ئاەتە دابەزیوەتە خوارەوە و سەردڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا فەرمووی ئەوە هەمووتان ئاگادار بن هەمووتان بزانن ئەمڕۆ هەرچی دابوونەریەتی نەفامی و جاهلی هەیە خستمە ژێری قاچەکانی خۆمەوە ئەنی دوای 23 ساڵ لە خەبات و تێکۆشان اینجا توانیویانە بە تەدەڕوج و بە خۆناغ بەسەر هەموو دابوونەریەتە خراپە ڕزیوەکانی کۆمەڵگادا زاڵ ببن دابوونەریەتە بەرزەکانی ئیسلام زاڵ بێ بەسەر کۆمەڵگادا یا بڵێن کۆمەڵگا خبوڵی بکە کۆمەڵگا پێشوازی لێ بکە بەبێ ئەوەی یەک کەس بڵێ نەخێر یا نابێت زۆر باشەوە ئێستا گەر سێری کێوی عەرەفە بکەین کەشوها تاریکی کردووە بەڵام هێشتا بەشێکی لە حاجیان بە کێوەکەون دوای عەرەفات دیارە دەبێت ڕوو بە مزدەلیفە بڕۆن کەی بەڕێ دەکەون و تاکەی دەرفەتەیە بگەنە مزدەلیفە خۆی بەڕاستی لە دوای بانگی مەغریب کە حاجیە بە ڕێزەکان لەو شوێنە پیرۆزەدا کە بانگی مەغریبی فەرموو لە خەیمەکانی خۆیانە یا ئەو شوێنانەی کە مزگەوتی لێوە نزیکە نوێژەکانیان بە قەسر و جەمعەکەن ئیتر بە پێیا بە پاسەکانیان دوای نوێژی مەغریب بەڕێەکەون بۆ مزدەلیفە لە مزدەلیفەش ماوەیەکی کەم ئەمێننەوە و چاوەڕێەکەن چونکەی پێویستە حاجی بەشێک لە کاتەکانی شەوی لە مزدەلیفە بەسەر بەرێ بۆ کۆکردنەوەی ئەو بەردانەی کە یانگرێتە شەیطان و ڕەجمی شەیطانی پێیەکات زۆر باشەمانەوە لە مزدەلیفە ئەو واجباتانی هەو ڕوکنانی کە دەبێت ئەنجامیان بدات لە مزدەلیفە چی و چی واجبێکی دیاریکراویتیان نیە مزدەلیفە زۆر جار لەبەر قەڵەباڵغی و لەبەر ئەوەی کە حاجیون نەبێت و هەموو ئەو وەجبەیە پێکەوە بێت هەتا لە پاسەکە نایەنە خوارەوە چەند کەسێک دابەزنە خوارەوە لەو دەشتەدا کۆمەڵێک بەردی تایبەتی کۆکەنەوە بۆیان بۆی پێیان بێت و خۆیان پڕچەکەکەن حکمت چێ لەوێ بەردەکان هەڵەگرن ئەو بەردانە لەوێ زیاتر دەست ئەکەوێت ئێستا وای لێ هاتووە لە شوێنی جەمەرات خۆیدا کە ڕەجمی شەیطانەکرێ ئەو بەردانە دەست ناکەوێت و بۆی حاجی لەو نزیکەشدا قەڵەباڵخی دروست نەکا پاڵە پەستۆیەک کە کارەسات و ڕووداوی نەخوازرا و بەرپا ببێت ئەو شوێنە بەردی زۆرتیایە و ئەو مدەتەش کە پێویستە لەوێ بمێننەوە بە مەشغوڵبوون بە کۆکردنەوەی بەردەکانەوە خۆیان خەریکەکەن ئەگەر نییە تا بانگی بەیانی نەخێر هەرچەند ساتێکی کەم ئەمێننەوە گونجێ سعاتێک 2 سعات لەوێ دەمێننەوە مامۆستا بێگومان پێم وانە لە هیچ ڕۆژێکی ساڵە هێندەی ڕۆژی عەرەفە خەڵک کۆ ببێتەوە دەستە جەمعی عیبادەت و پرستش بۆ خوا بکە و لاڵانەوە دوعا و مناجات ئاراستی خوا بکە ئەم کۆبوونەوەیە چی بە ئێمە دەڵێیان بۆ نمونە داواکردنی یەکجارەکی موسڵمانان لە خوای گەورە لەوەی کە دیمەنێکمان پیشاندا کە کۆمەڵی حاجی کورد بە دڵ و کۆڵ داوا لە خواکەن کە لە خوا لێیان خۆش بێ دەستەکان ئێمە بەتاڵ نەگەڕێتەوە چی فێری ئەمە کایە ئەو وانە و پند و دەرزانەی کە لە کێوی عەرەفەوە یا لە ڕۆژی عەرەفەوە ئێمە فێریانە بین کامانە خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیمامی تورمزی ڕیوایەتی کردو ئەفەرمێ ئەفضل الدعاء
دعاء يوم عرفة باشترين دعاء بارانوية لروج عرفة وأفضل ما قلت أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وباشترين بارانوية كيش منيشو بيغمبراني بيشخم بارابنەوە پێی و دوعایان کردبێ ئەم شعار و دروشمەیە کە حاجیەکانیش تقریبا شعارەکان هەر لەو چەشنەیە لەبەیک اللهم لەبەیک کە یعنی خوایە ئێمە وەڵامی دوعا و وەڵامی بانگەوازەکەی تۆمان دایەوە بەسەرسەر و بەسەرچاو و بەگیان هاتوین لە هەموو شوێنێکی دوورەوە تۆ هیچ هاوڵێکت نییە ئەی خوایە هەموو مڵک و سەروەت و سامان و هەموو دنیا هی تۆیە تۆ تاک و تەنهای هیچ شەریک و یارمەتی دەرێکت نییە ئەی خوایە ئەمەش کە ئەفزەل الدوعاکە بوو کە ئاماژەمان پێدا هەموو کەسێک لە ماڵی خۆیدا ئەمڕۆ هەموو موسڵمانێک لە بەرامبەر شاشەکەیەوە لەسەر بەرماڵەکەی ڕۆوقی بلە لە ناو سیارە لە ناو تەکسی لە هەر شوێن و جێگەیەکە ئەتوانین زۆر ئەم دوعایە ئەم نزایە بڵێنەوە لا إله إلا الله وحده لا شريك له نێنی دوعاکردن لەم ڕۆژەدا بۆ ئەمە ئەگەڕێتەوە کە خوای گەورە و پەروەردگار پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ينزل الرب إلى السماء الدنيا من يوم عرفة يا في يوم عرفة لروج عرفة دا خوای گەورە و پەروەردگار دا ئەبەزێتە ئاسمانی دنیا دا بەزینێ کە شایستەی جەلال و عەزەمەتی خۆی بێت عەقڵی ئینسان دەرکی ناکات چۆنە لە شەوی قەدرا خوای گەورە دا ئەبەزێ بەڵام لە عەرەفەدا لە ڕۆژەکەیە دا ئەبەزێ ئەم پێچەوانە لە شەوەکانی قەدرا لەگەڵ ڕۆژی عەرەفەدا ئابم شێوازێ عەکسیە لە شەوی قەدرا خوای گەورە و پەروەردگاردا ئەبەزێ بۆ نزیکبوونەوە لە ئامادەبووان و شەو بێدارانی شەوانی قەدر لە ڕۆژی عەرەفەدا ڕۆژەکەی خوادا ئابەزێ جل جلاله اینجا ئەفەرمێ وئینەه لەیەدنو منهم خوای گەورە و پەروەردگار نزیک دەبێتەوە لە حاجیان لە عەرەفەدا لیان نزیک ئەبێتەوە زۆر باشە مامۆستا ببوورەکە قسەکانیش پێ دەبڕم بۆیە دەچینە لای یەکێک لە حاجیەکان لە شەوی عەرەفات کە لەگەڵ ماناویش بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردەیی لە کە مامۆستای شایانی شاری هەولێرە لە عەرەفاتەوە لەگەڵ مانایە مامۆستا سڵاوی خوارد لێبێت خوای گەورە حەجی ئێوە و هەموو حاجیانیش قبوڵ بکات ئەگەر پێمان بڵێ لە ئێستاە حاجیان بەتایبەتی حاجیانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ئایا عەرەفاتیان بەرەو مزدەلیفە بەجێ هێشتووە یاخود هێشتا لە عەرەفاتن؟ سادة بناوي كواي بخشندي مهربان درود وصلاة والسلام بسر قورمان محمد صلى الله عليه وسلم مقليان بيعوراني تا وخروج دعائي بقراتي ما مصايب رئيس وبلا برزاني سيدك كواي قورا فعداش شمدات ومهمدة تتكت بيتان دام بكبريه وعنبور أقل كابي كمان نتاو بستان من نتاو بنبرا ويك باران لا خاف جزور ببرنامج توك مبدأ بدران والله بداخوا گشتیم لێ تێکسو ئەو برابەرزانێت تریش ئۆفریان کردو بەرەو سنوورەکەی عەرەفە ڕۆیشتوون بۆی زوو فریاکەن و دەربچنە ناو سنووری عەرەفە بۆیە تۆ دەکش پرزەیمان پێ و دیارە دەبێ عەفومان کەن معلومە گەورەی ئەو ڕۆژە ڕۆژی عەرەفە کە یەک لەو ڕۆژانەی کە خوای گەورە سوێندی پێخوا دەکرێت فەرمی وەلفەجر وەلەیالین عەشر ئەو دەشەوەی کەوا حاجیان و نومینەی حاجیانە لەبەر ئەم خواپەرستی و ئەم تەعاطف بە عیبادەتە زۆرەی حاجیان ئەم تەعاطف و عیبادەتەی کە براوە خوشکە حاجەکان دەیکەن بۆ معلومە ڕۆژی عەرەفەش ئەو ڕۆژەیەکەوە داخلی ئەو نۆمینەیە معلومە کە گەورەی ڕۆژی عەرەفە زرای مامۆستا ئاماژەی پێکردو خوای گەورە پاداشی داتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام گوناهی دو ساڵان دەشۆرێنێ ساڵی ڕابردوو ساڵی داهاتوو ئینشەڵا ئێمەش ئەو دوعایەمان هەیە و ئومێدەمان هەیە کە خوای گەورە ئێمەش پاک کردبێتەوە بە ئیزنی خۆی کە ئێمە وەکو ئێوە بەڕۆژوو نەبووین بەڕاستی گەورەی ئەو ڕۆژە لە عەرەفە ئێستا کاتی ڕۆژ چ کاتێکە ئایا کاتی ماوە بۆ پێشبانگینی مەغریب ببوورە سەعات چەندە لایە و چەندی ماوە بۆ خۆراوابوون؟ والله مامۆستا بمبورن لەبەر شراوەژاوی زۆر و دەنجی حاجیان تێی دەگەشتن لە پرسیارەکە دووبارەکەمەوە کات لای ئێوە ئێستا چەندە و چەندی ماوە بۆ خۆراوابوون واتە بۆ مەغریب کە کۆتایی کاتی گەشتنی حاجیە بە سنووری عەرەفە؟
قربان معلومة لشريعة الإسلام تاوەکو غروب و دوای غروبیش حادی بۆی نییە لە چێوی عەرەفە و لە سنووری عەرەفە دەربچێ بەڵام لەبەر قەڵە باڵغی زۆر و لەبەر چەندین ئەو باران و لافاوە حاجەکان نشکردەیان پێوە دیارە بۆیە هەندێک خوار ئامادە کردوەگەرناوە نەبێ بۆ دەرچوون بێ لە چێوی عەرەفە و لە سنوورەکەی عەرەفە بۆ ئامادە سازیە هەندێک لە برا حەملەدارەکان و قافڵچیەکان تەجروبەیان زۆرە دەڵێن وا باشە بۆی کێمە فریای چونە مزدەلیفە و چونە ئەو شوێنە بکەین و شوێنە خۆمان بدۆزینەوە ئەگەرنا تاوەکو ڕۆژ ئاوا نەبێ خۆمان نییە هیچ کەسێک لە حاجیان دەربچێ و بەخوا نەخواستە هەر کەسێک بێ بە پەلەپەل دەربچێت لە عەرەفە ڕۆژوەکەی عەرەفەکەی و حەجەکەی هەڵدەوەشێتەوە هیچ مامۆستا ئێستا زۆری ماوە بۆ خۆرئاوابوون و بۆ غروب یان وەکو لە چەند کاتی ماوە بۆ خۆرئاوابوون قوربان بڵێت کاتژمێر لا نییە بەڵام وا دیارە لێرەمە ماوێتی نزیکەی دو سەعاتێکی ماوە ڕۆژ ئاوێ تاوەکو ڕۆژ ئاوا نەبێ حتمەن حاجی دەرناچن هەر لە سنووری عەرەفە دەبێ بمێننەوە بەڵام وەکو باسم کرد لەبەر زۆری پاس و لەبەر زۆری نەفەر و لەبەر ئەم بارانەش بەڕاستی هەندێک احتیاجیان کردووە کە دەیانوێ نزیک بدەوە لە سنوورەکە دوای بانک مەغریب مباشرەتەن وەکو معلومی مامۆستاشە کە نوێژی مەغریب و عیشا بەزەب تاخیر لە مزدەلیفەی دەکرێت نوێژەکە ناکەین بەڵام تاوەکو ڕۆژ ئاوا دەبێ و بانک دەبێت پێویستە براو خوشکە حاجەکان لە سنووری عەرەفە بمێننەوە. زۆر باشە مامۆستا چ هەستێکتان هەیە بە تایبەتی حاجیانی کورد لە کێوی عەرەفات و هەروەها ئەمڕۆ هەواڵی گیان لە دەستدانی یەکێک لە حاجیانی کوردمان بیست دۆخی حاجیە کوردەکان بە گشتی چۆنە؟ مامۆستا عوسمانکانی کوردی وفات دەکەن دیارە دانەی چەمبەر لە گەیشتن بە فەریزەی حەج بووە بەر لە عەرەفە بووە لە وتێرەکان وفاتی کردو لەبەر تەواف لەبەر گەرما و لەبەر نەساخی خۆی بەڵام ئەوەی تر دیارە لە شێوی عەرەفە و لە سنووری عەرەفە وفاتی کردووە یا ڕەبی خۆی گەورە ئینشاءڵڵا حەجی بۆ قبوڵ کردوێ حەجی ئەجر و پاداش حەجێکی بۆ نووسیبێ و معلومە تاوەکو عەرەفە نەکرێ ئەو فەزڵ و گەورەیە دەست ناکەی بەڵام ئینشاءڵڵا ئێمە دوعای بۆ دەکەین و ئومێد دەکەین کە خوای گەورە هەم ئەو خوشکە حاجی کە وفاتی کردووە و هەمیش ئەوەی کەوا بۆی نەکراوە بێ ئینشاءڵڵا خوای رەب العالەمین لە خێر و پاداشت و ئەجر و سەوابی حەج زۆر باشە مامۆستا ئەوەندێک کە زانیاریت هەبێ هیچ حاجیەکی کورد بەجێ ماوە لەوەی کە بتوانێ یان نەتوانێ بێتە ناو عەرەفاتەوە؟ بە دڵنیاییەوە هیچ حاجێک نەبووە کە نەهاتبێ سوپاس بخوا سیارەی تایبەتمان هەبوو بۆی کە نەخۆش ببێنن ئەوانەی کە نەخۆشش بوون تەبعاً هێناویان بۆ عەرەفە بە سیارەی تایبەت و سیارەی پزیشکی لەگەڵ بووە بۆی کەوا عەرەفەکەی بکە الحەمدولله حاجیانی کوردستان نەفابە زیاد بێ بە ئازایی و بە گەرموگوڕی فەرزەی حەجیان تا ئێستا دێبەجێ کردووە و بە پێویست دەزانم بەڕاستی دەستخۆشی بکەم لە ستافی دەستەی ئیدارەی حەج و عومرەی کوردستان کە بەڕاستی ماندوون لەبەر ئەوەی کە حاجەکان ڕێژیان زۆرە و بەداخەوە هەندێک خزمەتگوزاری لە شاری مەکە و هەروەها لە مەدینەش وەکو پێویست نەبووە لەبەر دووری لەبەر کەم سیارەیی نەیانتوانیوە هەموو پێ خزمەتگوزارێکی برا خوشکە حاجەکان جێبەجێ بکەن بەڵام بەهەرحاڵ ئێمە سوپاسیان دەکەین خوای گەورە پاداشەنێتەوە ئەوەی کە ئێمە بینیمانن لە حەملەی خۆمان و لەم دەورەی خۆمان بەڕاستی جێگەی سوپاسە بەڵام بەداخەوە حەملەی تر هەبووە براو حاتی تر هەبووە کە لە شوێنێکی دوور دراون بە دوو پاس نەگەیشتون بە حەرەم و بە مزگەوت و بە شوێنانە ئێمەش وەکو من وەرە بە ناوی نەفەر چوو بەڵام لە کاری ئەرچی سەرشانی خۆمدام نەداوە کە چاودێریکردنی حکوومەت و کاروباری حکوومەتە مامۆستا ئەو عیبادەت و پەرستشانەی وەگەزانین لە کێوی عەرەفە نوێژکردن بوونی نییە بەڵام کامانە بوون ئەو عیبادەت و پەرستشانەی کە ئەمڕۆ خەڵک لە گریان و لاڵانەوە و دوعا و زیکر خوێندن حتا لە ڕووی خۆش و تەوقە و مەرحەبایی و یەکتر ناسین لەگەڵەوانی دیکە کامانە بوون کە کێوی عەرەفەیان ڕازاندبوویەوە. سپاس بخوا یەک دەنجی و یەک سەدای براو خوشکە حاجەکان لە عەرەفە
الحمد لله بزردەخەنە و بە فرمێسک سوپاس بخوا ڕازاندرابەوە هەم خۆشی ئەوەی کە خوای گەورە ئێرێ بەنسیب کردین و بووین بە میوانی معرفوا و هەمیش ئەوەی کە بە کۆڵێک گوناهی زۆرەوە هاتوین و ومێد و ڕزا و تەمەناش زۆرمانەیە خوای گەورە ئەم گوناهانە بسترێتەوە وەکو پێغەمبەرەکەی وعدی داوە کە دەفەرمێ کە یەومین وەلەدەتهum ئوموهو ئینشاءالله ئاوا بین وخوای گەورە لە گوناهی گەورە و گستە و ڕابردوومان خۆش بێ و ئینشاءالله پاکبوونەوە بێ و بەردەوامی لەسەر بێ بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله بتوانین تەوبە ڕابگرین و بەردەوامی لەسەر چاکە و خواپەرستی بە ئیزنی خوای پەروەردگار. ئامین ئینشاءالله. مامۆستا گیان زۆر سپاس دەکەین لە خوای گەورە دەپاڕێنەوە ئینشاءالله حەج و عیبادەتی هەموو لای قبول کە بە تایبەتی ئەو حاجیانی کورد کە دوعای تایبەتیشمان بۆ بکە مامۆستا گیان لە بیرمان نەکەن و ئاگاتان لە ئێمەش بێ. باوەڕ بکەن بۆ سەردەمتان کردو بە بینەرانی کەناڵی ئاسمانی هەم بانگەواز و هەمیش پێیان ئەو ستافە بەرەزدا لەگە مامۆستا ئینشاءالله سەرکەوتو دنیا و قیامەت و ئێرەتان بەرسی دکتۆری سپاس دکتۆر بۆچی ئەو هەماهەنگی و یەکدەنگی و یەک هەڵوێستی و یەک ڕەنگی و یەک مەبدەیەی کە لە کێوی عەرەفاتە هەیە شۆڕ نابێتەوە کاریگەری نابێت لەسەر فەزای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری وڵاتەکان یعنی حاجی دێتەوە تەنها پێی وایە لە کێوی عەرەفەدا پێویستە یەکگرتوو بێ ئیتر لێرە چه حاکمەی با بەڕێوە چه حیزبی با بەڕێوە چه بەرنامێکی بۆ داڕێژنە بە جۆرێ لە جۆرەکان بۆچی ئەمە کاریگەری نابێت لە نێو کۆمەڵگەکەی خۆمانە بۆ منە کوردستانە ئێرانە عێراق وڵاتێکی دیکە. بە حەقیقەت حاجی کە دەڕوا بۆ ئەو شوێنە حاجی یعنی ئەگەر لەسەر بنەمایەکی زانستی و شمولی لە ئیسلام نەگەشت بێ هەروەکو چۆن هەموو ساڵێک ڕۆژی مانگی ڕەمەزان بەسەرمانە دێت و جۆرێک لە یەکدەنگیش لە هەموو مزگەوتەکان و لە ناو خەڵکی موسڵمانە دروست ئەکات یا ئەو هەموو نوێژە دەکرێت ڕۆژانی جومعە جۆرێکە لە حەج بە دیوێکی ترە ئەو هەموو خەڵکە لە مزگەوتەکانە ئەبینی بەڵام وەلای خەڵک دابەژووە بەسەر لایەن و بەسەر گروپە هەتا ئالمانیەکانیشدا لەبەر ئەوە کە دەڕوا بۆ حەجیش بە هەمان بیرروباوەڕ و بە هەمان هەڵوێست و بە هەمان دیدگا و فکرەوە ئەڕوا بۆ ئەو شوێنە ئەو گۆڕانکاری کە پێویستە تایە دروست بکرێ لە مدەتێکی چەند ڕۆژە ناتوانێت دروست ببێ و دروست نابێت لەو چەند ڕۆژەکەمەدا لە ڕۆژی عەرەفەدا بە تایبەتی ڕۆژێکە حاجی لەوێ تەرکیزی زۆری لەسەر دوعایە لەسەر نزا و پاڕانەوەیە ئەگەر بەلای کەمەوە وتارێ دوو وتار ئەدرێ وتارەکانی ئەوێش زیاتر هەموو بە دەوری بابەتی عیبادەتی و ڕۆحی و تەسکیە و ینی دوعاکردنایە لەبەر ئەوە باسێکی گشتگیری ئیسلام ناکرێت لەوە چێ خەڵکێک بڵێ نزیکترین ساتی خوا لە بەندەکانی عەرەفەیە ئەم هەموو دوعا و پاڕانەوە یەکرێ خەڵکێکی هەڵبژێردراوی خوایە لەوێ کە ئەتبین بڵێن ڕێژەیەکی کەم خەڵکێکی خراپ یا ساغ نەبووەوەی تیاوێ بۆ خوا خەڵکێک دەڵێ بۆچی دوعا و پاڕانەوەی خەڵک لە ستەمکاران و دیکتاتۆران و خەڵکێکی خراپی نێو کۆمەڵگەکان گیرا نابێ و ڕۆژ بە ڕۆژان ملیان قەویە بێ و هەچی حافظ قورآنیشە لە زیندانەکانە یا شەهیدە برێیان کۆچی دواییەکە و کۆ دەتای بەسەراکرێ خۆی بەڕاستی دوعاکردن هەر تەنها بە دوعا ئەو دەسەڵاتانە قەڵب نابێتەوە بەشێکی بە دوعایە بەشێکیشی ئەبێ بەرنامەی بۆدا بنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەدرە ئەو سوپایی ڕێخست ورەی پێدان بەرنامەی بۆ داڕشتن ڕیزی کردن خەتە و نەخشەی بۆ دانان اینجا دەستی کرد بە دوعا و نزا و پاڕانەوە لەبەرەوە وەکو هەرێنی ژەڵێ پیرەمێرد لەیسە للئینسان ئیلا ما سەعا لە پێشا سەعی لە پاشا دوعا یعنی ئینسان بێوێ شتێکی دەستکەوێت لە پێش ئاوێت سەعی و هەوڵی بۆ بدات اینجا دوعاکانیش بە دوایدا ئیشاءالله حتمما ئیشەکە لە ساداسەد جێبەجێ ئەبێ لەبەرەوە ئێستا لە وڵاتێکی و عەرەبستانی سعودیدا ئەو هەموو زوڵم و تاوانەی تایە خەریکە سیستەم بەرەو عەلمانیەت ئەڕوا و تووشی مەلیکێکی زۆر خراپ بوون لە مێژووی نەجد و حیجازە مەلیکی وا خراپەکار نەهاتووەتە سەردەور و سەردەسەڵات ئەگونجێ لە فترەیەکدا مەلیکەکانیان باش بوون زیاتر لەگەڵ عولەما هەماهەنگ بوون هەتا ساڵی بەتوانم بڵێم 50 و 60 دەسەڵات وەلای بۆ موسڵمانان زۆر بوو هاوکاری قەزی فەلەستینی دەکرد هاوکاری قەزی موسڵمانانی لە جیهانە ئەکرد لە هەموو جیهانە بەڵام لە مێژووی سعودیەدا هیچ مەلیکێکی خراپ وەکو ئەمەی ئێستا نهاتوێتە پێشەوە
بەڵام ئەمە تەنها بە قسەکردن نابێ ئەبێ خەڵکی ئەو وڵاتە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم حەج لەوێ کۆنتڕۆڵ کراوە ئەگەر ملاحەزە بکەی ئەوەی چوو بێ بۆ ئەو شوێنە هەلێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەو خەڵکە بەڕاستی لە هەموو ڕێکەوە هۆشیار بکرێتەوە بەڵام زەبت کراوە ئەڕۆیتە حرەم و دەیتەوە ئۆتێلەکەت ئەڕۆیتە حرەم و ئەیتەوە ئۆتێلەکەت ئەڕۆی عومراکەیت و سەفا و مەروواکەی بەمە خەڵک هۆشیار نابێتەوە ئەمە بەشێکە لە نظامی ئیسلام کە نظامی عیبادیە بەشەکەی تری کە وەلاو بەڕایە کە عەقیدەیە کە مەصالحی مسلمانانە كمن لم يهتم بأمر المسلمين فليس منهم ئەمە لەوێ وجود و حضوری نییە ئەگەر چوار کەس سەر بکەن بە یەکاوە باسی خەمی مسلمانان بکەن ئەگونجێ بیان گرن لێ هاتووە کە ئەگەر یەکێک بیەوێ چۆن بڵێ دڵی خۆی ئاسوودە بکە سێ شەو نوێژێک بکە یعنی ئێستاش ڕۆژنە ئەمرۆ حەج وای لێ هاتووە بەس بۆ ئاسوودەی شخصی خۆی دەڕوا کابرا واتە بەرتەسک بۆتەوە لە تاکە نەگەوەی کە کاریگەری بەسەر کۆمەلگا و سیستەمی حکومڕانی و گۆڕانی فکری تاک لە ڕووی کۆمەلگە و سیاست و حکومڕانیەوە هەبێت بە دڵنیاییەوە ئەو کەسانی کە دەچن بۆ عمرە و بۆ حەجەکە بۆیە ئەو واجبەی لەسەرشان لا بچێت عمرەکانیش کە خەڵک ساڵانە دەڕابووی ئەجر و پاداشێکی زۆری دەستکەوێت وە شەحن بێتەوە و جەوێکی ئارامیشی بۆ دروستە بێ ئەگەرنا ئەوە نییە حەج و عمرەکە لەوێ دکتۆر لەوەچێ حەج حکمەتی حەج بریتی بێت لە داڕشتنی سیاسەتی ساڵ و ئابووری و کۆمەڵایەتی و بەدڵنیاییەوە ئیمامی عومەر ڕەزای خوای لەسەر بێ لە سەردەمی خۆیدا لە مەوسیمی حەجە هەموو دەسەڵاتدارەکانی شارەکانی دەبینی خەڵکی ئەبینی پرسیاری لە خەڵک دەکرد ئەم فەرمان ڕەوای ئێوە چۆنە دادپەروەری چۆنە ژیانی ئێوە چۆنە تەوزیعاتی دەسەڵاتەکان و سەروەت و سامان چۆن دەکا هاوکاری چۆن خەڵک دەکا نەرمونیانە لەگەڵتانە توندە لەگەڵتانە لەگەڵ هەردوو لادا قسە و گفتوگۆی دەکرد هەم لەگەڵ دەسەڵاتدارەکانە ئەگەر ملاحەزە هەبوایە پێی دەدان تون ئەبوو لەگەڵیانە هەندێکی لا ئەبردن محاسبەی ئەکردن هەم لەگەڵ خەڵکەکەدا دەیانزانی کە ئەو شەفافە بە زۆر تەبیعی سکاڵەکانی خۆیان پێدەگەیان. زۆر باشە دکتۆر ئەچینە لای دوو گەنجە خۆشەویستە بەوەی تۆزێ هەم جەنابیش شوێ بە و تۆزێ وەکو لە دڵ و دەرونیش ئارام کەن بە پێویستی سرودێک بیمزانین شتێکی خۆشمان بۆ بڵێن. محەممەد چیت بۆ حەزر کردین؟ حەزرکردن لە خزمەتانە چیە شتەکە پێشەوەی کە بیڵەی پێمان بڵێ شارێکی لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم بەتاکی پێکەوە دێڵین یا بەس خۆت بە فەردی ئێمەش گەورەتانەکەی ئەیڵێنەوە ئینشاءالله ئەگەر ئێوە زاهیتان بێڵێن ناوێ بەجاری پێشوو فەرموو کەسێ وەک من زەلیل و تێشکا و خار و مەحزوون بێ ئەنیسی داغی لەیلی وارسی ئالامی مەجنون بێ دەخیری هەر کەس و ناکاس ئەسیری هەر خەسوودون بێ درەختی ئارەزووی بێبار قەڵاچەی بەختی وارون بێ پەنام سوڵتانی ساحب ستوەتی مڵکی ئەوە ئادنایە پەنام سوڵتانی ساحب ستوەتی مڵکی ئەوە ئادنایە بەقەستی لامەکان شەو منزڵی بەرعەرشی ئەعلایە بەقەستی لامەکان شەو منزڵی بەرعەرشی ئەعلایە ئەرێ یاران ئیمامی مسجد الأقصى أنيسي سر ما أوحى رياران إمامي مسجد الأقصى أميني سر ما أوحى
خەڵات پۆشی لعمروك جرعة نوشي كأسي أو أدنى لخيلي أنبياء بيتا سبحان الذي أسرى بسم الله لبن هلكن أساسي مرتبي عزا فداي أونا وبم تسليمي بازوي وازي جبريلا لباش ناوي خدا ناوي محمد خير الأسماء لباش ناوي خدا ناوي محمد خير الأسماء خوش بياخو بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و لە دوای ناوبڕەکە بۆ درێژەدان با بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا
دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. حکمت و ئامانجی تەواوی عیبادەت و پەرستشەکان بریتە لە چاندن و دروستکردنی ئەخلاق لە کۆمەڵگە و بەستنەوەی پەیوەندی نێوان مرۆڤەکان. بۆ مەبەستە بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی کۆمەڵی ڕێنمایی و مەرجە خاتە بەردەمی ئەو موسڵمانانەی کە بەداخەوە ساڵانە هەندێکیان پاش ماوەی ئەو قوربانی کە سەری دەبڕن لە ناوسکی حیوانەکە لە پێستەی و لە بڕیخۆڵە و شتەکانی لە شوێنە گشتیەکاندا فڕێ دەدەن و دەبێتە مایەی ئازار بۆ موسڵمانان لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەی هەفتا و ئەوەندەکەی ئیمانە دەفەرمێ یەکەمیان بریتە لابردنی لە ناڕەحەتیە لەسەر ڕێگەی موسڵمانجا. بۆیە ئێمە بەر لەوەی یاسا و بەڕێوەبەرایەتیەکان فێرمان بکەن با ویژدان و ئەخلاقی خۆمان و ئاینەکەمان ڕێگر بێ لەوەی کە ببینەمایی هۆکار ئازار و ناڕەحەتی و بە بۆنێکی ناخۆش بە سەرداکردنی هاوڵاتیان با پێکەوە بینەری ئەو زانی ئەو ڕێنمایی و مەرجانە بین کە هاوکارمان جەلال محەممەد خوێندونیەتەوە. بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری چەند ڕێنماییەکی تایبەت بە ڕۆژانی جەژن و بە تایبەتی قوربانیکردن بڵاو دەکاتەوە. بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری داوا لە هاوڵاتیان دەکات لە کاتی قوربانیکردن هەوڵ بدەن ئاژەڵەکانیان لە کوشتاریەکاندا سەر ببڕن. لە کاتی سەربڕینی ئاژەڵ لە ماڵەکانیان کاری سەربڕینکردن لە شوێنێکی خاوێن کە پێشتر شۆرا بێتەوە و گشت پاشماوەکانی ئاژەڵ لە کیسی نایلۆن بکرێت و بدرێتە ئۆتۆمبیلی خاشا گواستنەوە. ئامۆژگاری هاوڵاتیان دەکات لە کاتی دابەشکردنی گۆشتی قوربانی لە کیسی ڕوون و بێڕەنگ بێت. ئامۆژگاری هاوڵاتیان دەکات گۆشتی قوربانی بەلای کەمەوە 12 ساعت لە ساردکەرەوە بمێنێتەوە و دواتر بەکاربێنرێت. بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری میلێرانی عزیز دەچینەوە سەر چەوەری سەرەکی خۆمان کە قسەکردنە لەسەر فەزڵ و گەورەی ڕۆژی عەرەفە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد نەسڕوڵە. تۆگیان زۆر سپاس. میژات مەستەفا کاکرێزێ بڵێن دکتۆر. دکتۆر گیان ئەگەر بینە سەرەوەی کە بە تایبەتی ئێمەمانان کە لە حەجانین یا لە عەرەفەیانین ئەو دوعایانە یا گرنگترین دوعا چی هەیە بیکەین چونکە دیارە بە قەبارەی گەورەی فەزڵی ئەم ڕۆژە پێویستە دوعاکانیشمان گەورە بێەوە خواستمان لە خوای گەورە گەورەتر بێت لە ڕۆژانی ئاسایی تردا. وەکو پێشتریش ئاماژەمان پێدا یەکێک لە دوعا گەورەکان لە ڕۆژی عەرەفەدا وتنی تەوحید و یەکتاپەرستیە. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ئەمە خوای گەورە زۆری پێخۆشە و بۆ هەر بۆ یەکراوە بە شیعاری حاجیەکانیش کە لەبەیک اللهم لەبەیکەیە ئەوەی ئێمەش بە دیوێکی ترا هەر لەبەیک اللهم لەبەیکەکەیە کە لە ماڵی خۆمان و لە شوێنی خۆمانە دەیڵین. ڕۆژی عەرەفە زۆر گەورەیە چونکەی 8 ڕۆژە خەڵک خۆی ئامادەئەکا ئامادەسازیەکە بۆ ئەم ڕۆژە. هەرچۆن لە مانگی ڕەمەزانە نزیکەی 20 ڕۆژ خۆت ئامادەیەکەی تا شایستە ئەبی ئەچیتە شەوەکانی قەدر. لە پڕێکە لە کتوپڕا ناچیتە شەوی قەدر. لە عەرەفەش داوایە ینی حاجیەکان لەوێ چەند ڕۆژە عیبادەتەکەن هەتا ینی تامەزرۆن چاوەڕێن ئەگەنە ڕۆژی عەرەفە. ئێمەش لێرە زۆرێک لەم خەڵکە لە وڵات و لە شوێنی خۆیدا عیبادەتی کردووە بە ڕۆژوو بۆ قورئانی خوێندووە نوێژەکانی بە جەماعەت کردووە بە تایبەتی بە ڕۆژوبوونی نۆمینەی حاجیان هەتا شایستە بێ لە ڕۆژی عەرەفەدا بە باشی پاک بوو بێتەوە تەوبەی کردبێ و دوعاکانی گیرا و قبول بێ. بۆیە ئەم ڕۆژە کە خوای تەبارەک و تەعالا دێتە ئاسمانی دنیا تەنها تایبەت نییە بە حاجیەکان و بە ئەهلی عەرەفە بۆ هەموو کەسێکە لێخۆشبوونی خوای گەورە و پەروەردگار کە بە چاوی ڕەحمەت و بەزەی تەماشای هەموو خەڵک دەکا ئەگونجێ بە نادر و بە شاس خەڵک هەبێ لە عەرەفەدا شایستەی ئەو لێخۆشبوونە نەوێ. خەڵکمان بینیوە لە عەرەفە بووە و زانیوە لە بازاڕی سلێمانیە ئەوەندە لاموبالات بووە. خەڵکیش هەیە لێرە لە ماڵ و لە مزگەوتی خۆیدایە ئەوەندە تامەزرۆیە
ئەوەندە چاوپڕ لە فرمێسکە ئەوەندە ینی بەڕۆح و بەگیان هەستەکەی لە عرفەیە لەبەر ئەوە بەڕاستی ئەو لێ خۆشبوون و عەفواتە گشتیە تایبەت نییە بە ئەهلی عرفە بۆ هەموو مسلمانانە بەڵام زۆر تایبەتی ترە بەوان هەر کەسێک بە تایبەتی لە ڕۆژی عرفەدا ئەوانەی کە لە کێوی عرفە و دەشتی عرفەن وا بزانێ خوالەی خۆش نابێ خوالەی خۆش نابێ ئەبێ حسن زەنیان بەخوا ئێمەش لە ماڵەکانمانەوە دەبێت چۆن بپارڕێنەوە لە خۆی بپارڕینەوە وەکو ئەمر بپارڕێنەوە یا هەر نەخێر لە بەیانیەوە کە نوێژمان کردووە هەتاوەکو پێش ئەوەی کە خۆر ئاوا ببێ هەر دوعا و نزا و پاڕانەوەیە کە ئەی زانین و فێر بووین ئەم چەند ساڵە و بە پێویستی ئەزانین بۆ خۆمان بۆ ماڵ و مناڵمان بۆ دینمان بۆ برا مسلمانەکانمان لە کوردستانە لە عێراقا لە تەواوی جیهانە بۆ سەربەرزی ئاینەکەمان هەموو ئەو دوعایانە ئەبێ بیکەین یەکێک لە خۆشیەکانی ئەم ڕۆژانە ئەوەیە ئینسان هەموو ئەو شتانەی بیر ئەکەوێتەوە کە پێویستە دوعای بۆ بکات دوعا بۆ نەخۆشەکان بۆ قەرزارەکان بۆ کێشەدارەکان بۆ ئەوانەی کە هاوسەرگیریان نەکردووە بۆ ئەوانەی کە کێشە و مەشاکل و تەنگژەیان هەیە بۆ هەموو ئەو گیر و گرفتانەی کە ئەمڕۆ ڕووی کردووەتە ئێمە ئینسان کە دائەنیشێ خۆی وخوا هەموو ئەوانەی بیر دەکەوێتەوە بۆیە داواکەم لە مسلمانان ئەم چەند کاتەی کەماوە ئەمڕۆ ئەم چەند کاتە پیرۆزە مبارەکە خوشکان دایکان لە ماڵەکانیاندا زیاتر گرنگی بە دوعا و نزا و پاڕانەوە بدەین زۆر گرنگی بە خاوێنکردنەوەی ماڵ و بە مەطبەخ و بە چێژلی ئەوەش باشە بەڵام باکەمترین کاتی پێ بدەین چونکەی ئەم کاتە لە ساڵێکا یەک جارە بەڵام احتیمامدان بە خواردن و خواردنەوەکان لە ماڵە ئەکرێت لە کاتی ترا گرنگی پێ بدەین زۆر باشەوە دەوترێت دوعاکان بەرز نابنەوە تا و کاتی کە سەڵاواتیان لەسەر نەبێت لەسەر دیداری پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئایا ئێمەش لە ماڵەوە دەبێت لەگەڵ دوعاکانە سەڵاوات بدەین پێغەمبەری خوا فێری کردوین صلی الله عليه وسلم سەرەتای دوعاکانمان بە الحەمدولله بێ بە سەڵات و سەلام بێ بۆ دیداری ئەو اینجا ئاوا بچینە ناو دوعاکانەوە هەر دوعایەکە دەمانەوێت بیکەین ئەخیری دوعاکانی ژارێکی تر سەڵوات بدەین یا سەڵوات لێ بدەین اینجا حەمد و سپاس و ستایشی خوش بکەین لە ئەخیردا سەرەتا و کۆتایەکەی بڕازێنینەوە یا بڵین جوانی بکەین بە الحەمدولله و بە سەڵەواتدان بۆ ئەوەی خوای گەورە و پەروەردگاریش بە چاوی قبوڵەوە ئیستیجابەوە چونکە خوا بۆ خۆی ئیعلانی کردووە لە قورئانە ئینەه قەریب مجیب خوای گەورە نزیکە لە عەبدەکانی و مجیبیشە واتە وەڵامگۆی دوعا و نزا و پاڕانەوەی عەبدەکانی خۆیەتی ئەگەر هەندێک لەو دوعایانەش دەست بەجێ قبوڵ نەبێ یا بە زووی نەبێت دڵنیابین کە خوای گەورە بۆ ئێمەی هەڵگرتووە لە فترەیەکی تری ژیانمانە یا ئەگونجێ لە بەرژەوەندیمان نەبێ ئەو شتەکە داوایەکەین بەس ئێستا ئێمە وڕگەگرین وەکو مناڵێ ئەگونجێ لە خۆناغەکانی ترا هەر بۆ خۆمان پەشیمان بین لەو شتانە یا هەڵی ئەگرێ بۆ قیامەت بۆمان کە لە دنیادا بۆمان نایەتە دی لەبەرەوە ئەسبابی زۆرە دوعاش کە ئەگەر دەست بەجێ دکتۆر وەکو جەنابەت فەرمووت مەگەر کەسێکی دەروون نەخۆش و دەروون ئاڵۆز ئەم دیمەنانەی بەلاوە جوان نەبێ و وەکۆڵێ ڕۆحی نەفرێ بۆوێ لەوە چه هەر لە ئێستادا کۆمەڵێ لەو خەڵکانە هەبن کۆمەڵی قسەکەن یا گومانە خەنە سەرمەڵێ کابرا دراوسەکەی برسیە بۆ چیە چێ 6 وەرەقە و 40 وەرەقە و 30 وەرەقەدا لە کاتێکا لەوەچە کابراش لە دەمی ماڵ و منداڵی خۆی گرت بێتەوە کە ڕۆشتووە یا مانگانە شتێکی خستۆتەوە لا یا بۆ نەپەڵە گەنمێ باخێکی کردو بەس بۆی بە ڕزقێکی حەڵال بچێ بۆ حەج ئەو گومانانی کە لە بارەی ئەم ڕۆژەوە هەیە کە ئەم دیمەنە جوانە هەیە بەڵام خەڵکێک ئەی قۆزێتەوە شتی تریە داتەپاڵ لە کاتێکە ئەوەی کە دەرامەتی ئەم میلەتەی بردووە و نەوتی ئەم میلەتە با و پارەی ئەم میلەتەدا بە هونەرمەندی فاحیشەچی لە وڵاتانە یێنێ کار بەدەستانی ئەم وڵاتان نەک خەڵکێک کە چووە لەوێ داوای بەندایەتی خۆی یەکلای کاتەوە بۆ خوای گەورە ڕاستیە فەریزەی حەج خوای گەورە و پەروەردگار کە دایناوە لەسەر مسلمانان یەکێکە لەو فەرزانەی على الفور نییە علەما ئەڵێن على الفواتس یەکسەر نییە بیکەی بەڵکو من استطاع إليه سبيلا هەر کاتێ توانای هەبوو بڕوا کە توانای هەبوو ئەم کەسە لە پارەی خۆی لە ڕەنجی شانی خۆی لە کەسابەتی حەڵاڵی خۆی ئەم پارەی کۆ کردووەتەوە ئەیبا بۆ ئەو شوێنە لەبەرەوە زۆر جاریش ڕای کەوتووە کە خەڵکێک پارەی عومرەکەی داوە بە دراوسێکەی ئێمە وانەزانین ئەمەش نەکراوە ئەوەش کراوە لەگەڵ ئەوەشاکە ئەم ئیعلامە ئەم میدیا چاواشەکارەی بەرامبەر کە هەیە لەسەر فەریزەی حەج و عومرە بە دڵنیاییەوە دایان خەڵکمان هەیە سەدان خەڵک هەیە ساڵ بووە نەچووە بۆ عومرەکەی لەبەر ئەوەی هاوکاری گەنجێ بکا کە زەواج ئەکا
هاوکاری ماڵێکی هەژار بکە هاوکاری نەخۆشێ بکە ئەمەشمان هەبووە بەڵام ئەو خەڵکە حەز ناکە ئەمە پیشانی ئەعلام و میدیا بدا خەڵکێک ئەر بە چاوێکی تاریکەوە تەماشای ئەم دیمەنە جوانانە ئەکا بۆ خۆیان لە زەلکای گوناه و تاوانە ڕۆچوون ناتوانن بێنە دەرەوە بەلایەنەوە وەکو معجزەوای ئەم خەڵکە چۆن ئەڕوا بۆ ئەو شوێنە ئەم خەڵکە چۆن ئەگاتە ئەو شوێنە ینی بەلایەنەوە قورسە قورس دەرکی ناکەن فەهمی ناکەن چونکە ئەوانە صم بكم عمي فهم لا يعقلون یا بڵین پەردەیە بەسەر چاو و دڵ و عەقڵ و هەموو ئەو شتانەیانە دراوە وەکو قورئان ئاماژەی پێەکە لەبەرەوە دەرکی ئەم شتانە ناکەن ئەمە لێیان گەڕین با لە گومڕایی خۆیانە بتلێنەوە جێگای بەزەین دوعای خەیریان بۆکەین خوا هیدایەتیان بدا ئەوانش بێنە سەرم ڕێگایە چونکە بەهەش زۆر گەورەیە بەشی هەمووان ئەبێ و جێگەی هەمووانی تیابێتەوە یەکێ لە عاریفە گەورەکانی موسڵمانان توێتی خۆزگە خوای گەورە لاشەی منی ئەوەندە گەورە دروست کردایە بەس من لە جەهەنەما بوومایە کەسی تر نهاتایەتە جەهەنەم جێگەیەکی زۆر خراپە زۆر خوای گەورە بە بئس المەصیر ناوی بردووە ئەبێ ئەمە ئاواتە خواز بین خەڵک بە کافریشەوە بە بێباوەڕەوە هەمووی خوا هیدایەتی بدا ئەمەش هەموو خەمی پێغەمبەری خوا بووە صلى الله عليه وسلم كهميشا داعي بو إلى الخير داعي بو إلى الجنة والمغفرة هەمیشە بانگەوازی بۆ لای لێخۆشبوونی خوا بۆ لای بەهشتی خوا کردووە ئەم قسە قسەڵۆکانە کاروانی خواناسان سەر ناکاتەوە بۆ شوێنە مبارەکە زۆر باشە مامۆستا تا چۆنە حەج دەبێتە بەرەکەت کەسێک لە عایلەیەک دەچێتە حەج دەبێتە بەرەکەت بۆ ماڵە دەبێتە بەرەکەت بۆ شارە یا بۆ وڵاتە دووشت خێر و بەرەکەت بەسەر ئینسانان دەڕێژێ یەکێکیان زەواج و هاوسەرگیری ئەگەر گەنجەکان بڵێن جا چۆنەمە ئەوێ خۆیمە هیچ لە گیرفانمانە نییە و هەر زۆرە ترسین لە زەواج و هاوسەرگیری زۆر کەس لە گەنجەکان بۆ خۆیان ئەزمموی ئەمەیان کردووە کە زەواجیان کردووە بە قورسی هاتووە بەدەستیانەوە بە خەرزاری بەڵام بە دڵنیاییەوە دوایی خی گەورە و پەروەردگار دەرگای خەیری بەسەرا کردوونەتەوە یغنیهم الله من فضلی یا الناکح الذی یرید العفافە هەر گەنجێک هەر کچێک هەر کوڕێک بە مەبەستی پاکداوێنی زەواج و هاوسەرگیری بکە دڵنیابێ خی گەورە بەسەریا دەڕێژێ دووهەمیان حەج و عومرە حەج و عومرە ئەسبابی بەرەکەتی ماڵە باوەڕکە من بۆ خۆم جارێک بۆ حەج و جارێکی تر بە عومرە ئەمساڵ خوابەنسیبی کرد ڕۆشتین ینی هەستت بە بەرەکەت کردووە بەرەکەت ئەوە نییە پارەت زۆر بێ یا پارەی زۆرت دەستکەوێ بەرەکەت قەناعەتە بەرەکەت ئەوەیە کە دڵت خۆشە دڵت ئارامە ماڵ و مناڵت پێیان خۆشە هەستت کردووە لە خۆناغێکی تری تازەدایی لەبەر ئەوە لە ڕۆمادیەکەشەوە خی گەورە بە دڵنیاییەوە قەرەبوو ئەکاتەوە زۆر باشە مامۆستاوی کە زیاتر پێویستە ئێمە لەم ڕۆژەدا بیگرینە بەر وەکو هاوڵاتیەک بە تایبەتی بۆ ئەوی کاوکوانی کە لە دەرەوەی حەجین بە تایبەتی سبەینی جەژنە ئەم ڕۆژ ئامادەکاریەکانن بۆ جەژن یا سبەینێ لەبەر ئەم ڕۆیە چی بکەین بۆی کە گرنگترین خاڵێک کە هەمومان پێوەست دەکاتەوە بە یەکتر پاکردنەوەی دڵ و دەروونەکانە ئایا لەم ڕۆ دەبێ بڕیار بۆ بەیانی بدەین یا بەیانی جەژنە دەبێ بڕیاری لەسەر بدەین خۆی هەندێک لە دڵەکان تا نەگاتە ئەو بەیانی جەژن و تەکبیری مزگەوتەکان نەڕوا بە دڵ و بەگوێیە دڵی نەرم نابێت هەتا مامۆستا لە مینبەرەکانەوە نەڵێ سیلەی ڕەحم ئاوا ئەوەندە پێویستە سەردانی براکەت خوشکەکەت مامت خاڵت پورزات کەس و کارت گوناهبارە بی یەکێک لەوانەی کە خوای گەورە لەم ڕۆژە پیرۆزانەدا تەماشای نامەی کردارەکانیان نەکا ئەوەی ئەلموشاحن کێشە و ئاڵۆزی هەیە لەگەڵ کە سوکاری خۆیدا دەنگی دابڕیوە لەگەڵیاندا ئازایەتیش لە ئیسلامە ئەوە نییە ئەو بێت و من بڕۆم بەڵکو ئەوەیە ئەو سیل من قەتەعەکە قەتعی کردو و تۆ بچی بۆ لای لەبەر ئەوە بەڕاستی ئیوا هەیە ئازایە هەر لە ئێستەوە بڕیاری داوە سەردانی هەموو ئەوانش بکاکە لەگەڵ ئەوە ساردن لەگەڵ ئەوە بێتاقەتیان هەیە پێ بە نفسی خۆی دابنێ هەر لە ئێستەوە ئەمە گەورەیە هیوا هەیە بەیانی دڵی نەرمە بێ ینی ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ دەڵێ هەندێک گونا هەیە بەس بە ئاوێکی شلەتێن لا ئەچێ هەندێک گوناهی تر هەیە بێ ئاوەکە گەرم بە اینجا چڵکی گوناهەکە لابە گوناهی تر وایە بێ سابوون و لفکە بە باشی بیشۆ اینجا گوناهەکە ئەسڕێتەوە هەندێک دڵ هەیە ڕقە بە ڕۆژی جەژنیش احتیمالە نەرم نەبێ پێویستەکە ئایکێک بڕوا بۆ ماڵەوە دەستی بگرێت تۆزێ ئامۆژگاری بکە تۆزێ بەسەر و گوێلاکیابێ اینجا دڵی وای لێوێ شایستە ئەوە بێ پاک بێتەوە و بەرەو لای کەسەکانی بڕوە ئەمڕۆ من دیمەنێکی چەند دیمەنی جوانم بینی حەزەکەم لێرە دوعای خێر بۆ و دەوڵەمەند و ئەو
خێرخوازانە بکەم کە بە سیارەکانی خۆیان بە شەخۆراکی جەژنیان بۆ ماڵە هەژارەکان دەبر بۆ ماڵە بێباوکەکان دەبر ئەمە جێگەی دڵخۆشیە کە وڵاتی ئێمە تا ئێستاش الحەمدولیلا خێری تایە و خەڵکی خێرخوازی دیە بەشێکە لەو عیبادەتی دەبێت لە عەرەفە بەشێ لە عیبادەتەکانە بێت لە ڕۆژی عەرەفە بێ و لە عەرەفەدا بکرێت کە بریتە لەوەی کە باشترین کەس ئەو کەسەیە کە سوودی بۆ خەڵکی هەیە یا لە فرمودەیە کە ئافەرمێ باشترین کردارە و کردارەیە کە تۆ خۆشی و سرور بخەیتە ناو دڵی خەڵکەوە ئەمڕۆ زۆر ماڵ هەیە چاوەڕێیە خزمەت دەوڵەمەندەکەی با لە دەرگاکەی دەرگای لێ بکاتەوە پارەی جژنی بۆ بەرێ بۆ مناڵەکانی جلوبەرگیان بۆ بکڕێ خواردنیان بۆ بەرێ ماڵی وا هەیە لەوە ئەچێت چەند ڕۆژ بێ گۆشتێکی نەخوارد بێ برنجی نەخوارد بێ پێداویستی جژنی نەبێ سفرەکەی خاڵی بێ دەوڵەمەندەکانی ئێمە داوایان لە یەکەم لەم کەناڵە خۆشەویستە بەڕێزەوە لەبری ئەوەی لە ئەوروپا و لە هەندەران و لە شوێنە خراپەکان بکەن لەگەڵ میلەتەکەی خۆیانە جەژن بکەن لەگەڵ هەژارەکانە جەژن بکەن چەند ماڵی هەژار بەسەرکەنەوە ئەمە ئەبێتە هۆکاری خۆشەویستی و تەبایی لە ناو وڵاتەکەماندا. زۆر باشە لە دوای عەرەفەوە حاجیان بەرەو مزدەلیفە بەڕێ دەکەون کەی ڕوکن و واجباتەکانیان تەواو دەبێت بتەوەن پێم وایە 12 ڕوکن و واجباتیان لەسەرشانە لەو ڕۆژەی کە دەست پێ دەکەن یا 12 وێستگەیان هەیە ئێستا لە دوای مزدەلیفەوە چی ئەکەن کەی ئەحرامەکەیان دەشکێن و کەی قوربانیەکە دوای ئەوە کە حاجیەکان گەورەترین پایە حەجیان بەجێهێنا الحەج و عەرەفە کە بریتە لە وەستان و مانەوە لە دەشت و لە کێوی عەرەفەدا بەڕێەکەون بۆ مزدەلیفە لە مزدەلیفە ماوەیەکی کەم دەمێننەوە لەوێ نوێژەکانی مەغریب و عیشایان بە قەسر و جەمع دەکەن اینجا لێەوە دەچن بەرەو مینا بەرەو مونا بە عەرەبی مونا بە کوردی خۆیان پێوترێ مینا ئەچن لەوێ لە خەیمەکانی خۆیانە ئیسراحەتەکەن هەتا ئەبێتە دوای 12 شەو لە دوای 12 شەوی ئەم شەوەوە حاجیەکان بۆیان هەیە لە خەیمەکانی خۆیانەوە ڕاستەوخۆ بچن بۆ ڕەجمی شەیطان ڕەجمی شەیطان دەست پێەکە لەسەر ڕای بەشێکی زۆر لە زانایان لەسەر ڕای بەشێکی زۆر لە زانایان ڕەجمکردنی شەیطان على مدار ساعة يعني 24 ساعات ئەتوانێت ڕەجم بکرێت نەک تەنها بخرێتە دوای زەوالەوە ئاتە خۆر لە ناوەڕاستی ئاسمان دوای نیوە ڕۆژنکەی لەو کاتەدا تەجربەمان بینی لە زۆرێ لە ساڵەکانە بە سەدان حاجی وەفاتیانە کرد لە ئەنجامی پاڵەپەستۆ و ئەو چڕبوونەوەی کە ڕووی ئەدا لە کاتی ڕەجمکردنا لەبەرەوە بە تایبەتی زانەکانی سعود فتوایان داوە کە ئەوان شارەزاترن بە حاڵ و وەزعی ئەو شوێنە کە على مداری ساعة ڕەجم دروستە بۆیە حاجیەکان لە دوای 12 شەو بەڕێ ئەکەون ئیتر بە ساعاتێ 2 ساعة دەگەنە ڕەجمکردن ڕەجمی شەیطان دەکەن ئەگەڕێنەوە کە گەڕانەوە حەلقی سەریانەکەن واتە سەریان دەتاشن یا کورتی ئەکەنەوە کە تاشیان و کورتیان کردەوە ئەتوانن ئیحرامەکەیان لابەرن لەسەر سەر چاکردن یا خود کورتکردنەوە دەمان بینی هەندێک کەس هەبوون هەر بە مەقەس گۆشەیەکی قژیان دەگرت و ئادەیان بڕی بەتابەت لە ئەمرەیە ئەمە تا چەندە دروستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لێخۆشبوون و ڕەحمەتی کردووە بۆ ئەوانەی کە سەریان دەتاشن بۆ سێ جار لە جاری چوارەما فەرموویەتی والمقصرین واتە ئەوانش کە خەسری ئەکەن خوا ڕەحمیش بۆیان بکە ئەخران قەسرە دوو قسەی لەسەر یەکیانەوەی کە هەیە گۆشەیەکی لێکاتەوە هەشە لە هەموو قژەکە دەگرێت لەما فەرمویانە ئەگەر چەند تاڵەموویەکیش بێ بری ئەو قەسرە دەکەوێت هەندێک لە عولەماویان فەرموویەکیش دەفەرمون ئەبێت زۆر بێت وەی قەسرەکە پێوەی دیار بێت بەو کەسەوە دیار بێ فەرقی هەبێت لەگەڵ پێش ئەوەدا کە قەسری نەکردو ئەگەنا بە چەند تاڵەموویەک ئەو جیاوازی و فەرقە ناکرێت دوای ئەمە کە قەسریان کرد اینجا بەڕێ ئەکەون بۆ ئەوەی تەوافی ڕوکن بکەن ینی تەوافی ئەو تەوافەی کە پێویستە بۆ حەجەکانی کێکە لە ئەرکانەکانی حەجەکەیان ئەچن بۆ کەعبە بۆ کەعبەی پیرۆز بە سیارە یا بەپێ بە هەر شێوازێک بە پاس بێ دەڕۆنەوە بۆ ناو حرم لەوێ تەواف دەکەن سەفا و مەروە ئەکەن ئیتر حەلق دەکەن حەلقی سەریان دەکەن کۆتایی بە واجباتەکانیان دێت بە واجبی حاجیەکان دێ ئەو کاتە لەوێ ژەگەر بتوانن دەمێننەوە جەژن لە حرەمی پیرۆزاکەن واتە نوێژی جەژن دەکەن و ئەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان بۆ مینا لە مینا لەوێ مەجزەرەی لێیە کوشتارگای لێیە شوێنی ئاژەڵ سەربڕین شوێنێکی زۆر فراوانی گەورەیە لە دەقیقەیەکە بەدەیان ئاژەڵ سەر دەبڕێت شوێنەکە زۆر فراوانە حاجی بەڕێز لەوێ دەچێت قوربانی خۆی دەکات ئێتەوە خەیمەکەی خۆی ئیسراحە دەکات و واجباتەکانی کۆتایی پێدێت زۆر باشە مامۆستا لە ڕۆشتنی حاجیان لە عەرەفاتەوە بۆ مزدەلیفە یا بۆ مینا هەندێکی بەپێ دەڕوە هەندێکی بە ئۆتۆمبیل جیاوازی هەیە لەوەی کاگەر بە ئۆتۆمبیل بڕۆی یاخود بەپێ
هیچ جیاوازیەکی نییە ئەوەی کە بە پێ دەڕوا دیارە ئەتوانێ و گەنجە و تەحملی هەیە وەختی وا هەیە 1 سەعات لە شوێنێکا دەوەستی ناتوانانی بڕۆی ئەوەندە قەڵەباڵ و ئیزدیحامە بەڵام بە پێڕۆشنەکە بۆ هەندێک خێراتر ئەڕوا ئەوانەی کە شارەزان و توانای لاشەییشیان هەیە بە پێکە بۆ ئەوانە باشترە ئەگەر ئەو کەسانەی ناتوان و شارەزانی لەگەڵ حملەدارەکانی خۆیانە باش وایە لەناو پاسەکانە پێکەوە بژن بۆ ئەوەی ونبوون ڕوونەدات کەس دانەبڕێ لە وەجبەکەی خۆی زۆر باشە با بچین و لە ئەم دوو گەنجە بە ڕێزە بزانین چیان بۆ حازرکردن کاک باوان پێم وایە سەری کاک باوان ئەوانێ کاک محەممەد ئەو سرود ناخوێنێ هەر قورئان خوێنە منیش زۆر باش چیتان بۆ حازر قورئان بۆ دەخوێن یا سرودەکە بەشێکی تر قورئانتان بۆ خوێنین لە کۆتاییە سرودێکیتان بۆ زۆر باشە دەیفەرمون بسم الله الرحمن الرحيم رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فبأي آلاء ربكما تكذبان يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان سنفرغ لكم أيها الثقلان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله
يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد دەست دەمتان خۆش لەبرە و ئینشەڵا. خۆشەویستان، لە تەوەری بەیانی ئەم ڕۆژدا زۆر ناوی مزدەلیفەمان هێنا و میوانەکانیشمان زۆر باسییان لەو پێگە و ڕوکنە گرنگەی ئیسلام کرد، بە تایبەتەوەی کە لە حەجدا هەیە. با پێکەوە بینەری زانیاریەک بین لەبارەی مزدەلیفەوە. مزدەلیفە واجبێکی حەجە پێویستە ئەنجام بدرێت. هۆکاری ناونانی لە بەردابەزینی خەڵکیە لە بەشێکی شەودا لەبەر کۆبوونەوەی حاجیەکانە بە کۆمەڵ، کە قورئان ناوی ناوە مەشعەر الحەرام کە مەبەست پێی شاخێکە لە زەوی مزدەلیفەیە. مزدەلیفە دەکەوێتە نێوان عەرەفە و میناوە لە سنووری حەرەمی مەکەدایە. 12 کیلۆمەتر لە ناوەندی حەرەمی مەکەوە دوورە. سنوورەکەشی لە دۆڵی مەحسەرەوە تاوکو ئەلەم ئوزمین کە دوو شاخی بەرامبەر یەکن، لا نێوانیاندا ڕێگەیەک هەیە بە درێژی 4 کیلۆمەتر. ڕوبەڕی مزدەلیفە نزیکەی 12 کیلۆمەتر و 250 مەتر چوار گۆشەیە. هەمووی شوێنی ڕاوەستانی حاجیەکانە لەبەر فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت واتە من لێرە وەستاوم. مزدەلیفە هەمووی شوێنی ڕاوەستانە. مانەوەی شەو لەوێدا واجیبە لەسەر حاجیەکان. کاتێکە حاجیەکان دێنەوە لە عەرەفە لە دوای خۆراوابوونی ڕۆژی نۆیەمی مانگی زلحجە، نوێژی ئێواران و خەوتنان بەیەکەوە دەکەن بە کۆکراوەی بە یەک بانگ و دوو قامەت. دواتر دەپاڕێنەوە و نزا دەکەن. حاجیان ئەو شەوە لە مزدەلیفە دەمێننەوە و لە دوای نوێژی بەیانی بەڕێ دەکەون. پێش دەرچوونیشیان دەتوانن وردە بەرد هەڵدگرن بۆ ڕەمی جەمەڕات واتە ڕەجمی شەیتان. لە مزدەلیفە مزگەوتی مەشعەر الحەرام کە مزگەوتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت بوونی هەیە، کە ڕووگەکەی لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوە 90 مەترە و پانیەکەی 56 مەترە و فراوان و گونجاوە بۆ 12,000 نوێژخوێن. کاربەدەستانی سعودی هەستان بە چاککردن و فراوانکردنی مزدەلیفە و ئامادەکردنی گۆڕەپانەکەی بۆ مانەوەی حاجیان لە شەودا. بینەرانی عزیز، دیارە لە دوای عەرەفەوە یا هەموو ئێمەی هاوڵاتی کە لە ماڵەکانی خۆمانین لە دوای ڕۆژوشکاندنەوەی تر بیر لەوە دەکەینەوە کە سبەینێ جەژنە لە دوای نوێژی جەژن چۆن قوربانی بکەین یا چه جۆرە قوربانیەک بکەین. بۆیە بە پێویستی دەزانین کە ئێستا بەشێک لە بەرنامەکەشمان قسە لەسەر قوربانیکردن بێت. دکتۆر، ئەگەر باس لە قوربانیکردنەکە بکەین، سبەینێ بە چەند جۆر نیە دەتوانین قوربانی بکەین؟ قوربانیکردن یەکێکە لە کارە پیرۆزەکان لە سبەینێدا لە دوای تەواوبوونی نوێژی جەژن و تەواوبوونی وتار.
دەست پێکات کاتەکەی ئەو کەسەیە خۆی دیاریەکانیەتەکەی خۆی قوربانی لە ئەسڵا سنەتە لای جمهوری فقەها سنەتە و بەڵگەشیان هەیە بە پێ و بەڵگانەی کە لە حەدیثە هاتووە کە باسی ئیرادە ئەکا من ئەرادە منکم ئەن یوضحیە کە مادام قوربانیکردن بەسراوەتەوە بەویست و ئیرادەی ئەو بکەرەکەیەوە کەوابێ فەرز نەکراوە لەسەری سنەتە ئەتوانێ بڵێ معتیادی قوربانی یەکەم بۆ خوای گەورە و پەروەردگار ئەمە قوربانی سنەتە ئەتوانێ فەرزیشی بکا لەسەر خۆی ئاگەر پێشتر کردوێتی بڵێ فەرز بێ لەسرم قوربانیە بکەم یان نەزر بێ لەسرم قوربانی بکەم ئەو بێتە فەرز و نەزر جیاوازە لەگەڵ سنەتەکەدا کاتە بۆ نمونە هەیە دەڵێ لەم ڕۆژەیە چۆن بڵێ حیوانێک سەر دەبڕێ بۆ منداڵەکەی یاخود بۆ کەسێکی تری ینی جۆرەکان ئەم جۆرە نیەتێنان لەم ڕۆژانەدا چۆنەوە گۆشتەکەی و جۆری حیوانەکەی ئەگەرچی زۆر وتراوەتەوە مامۆستا بەس دووبارە پێویستە کە هەموو جارە باسی بکەینەوە لەوەی کە چ جۆرە حیوانێک دروستە بۆ قوربانیکردن و حیوانێک بۆ چەند کەس دەبێت ڕەشەوڵاقێک بۆ چەند کەس دەبێت ئەم جۆرانە زیاتر ئەگەر ڕوونیان بکەیتەوە ئاژەڵە ئەوەی کە دیاری کراوە بۆ قوربانیکردن کە دروست بێ مەڕ و بزنە لەگەڵ ڕەشەوڵاخە لەگەڵ حوشترە ئەم چوار جۆرە قوربانیان پێ دەکرێت دروستە بکرێن بە قوربانی مەڕ و بزن ئەوێ 2 ساڵ تەواوکە بڕوات بۆ 3 اینجا دروستە بکرێ بە قوربانی مەڕ ساڵێک تەواو بکات بڕواتە 2ەم ساڵەوە یا 6 مانگی تەواو کردبێ و دیانەکانی کەوتبێ دیانی نەما بێ نیشانەی ئەوەیە کە بۆ قوربانی بە کەڵک دێت و قەڵەوە ئەو کاتە بەرخێکی قەڵەوی تەواو پێگەشتووە ئەگەر ساڵیشی تەواو نەکردوێ 6 مانگی تەواو کردبێ دانەکانی کەوتبێ ئەویش دروستە مانگاش کە لای خۆمان بڵێن گا و مانگا و ئەمانە ئەبێت 2 ساڵی تەواو کردبێ پێی نابێتە 3ەم ساڵەوە اینجا بۆ قوربانیکردن دروستە حوشتری ژەبێ 5 ساڵی تەواو کردبێ مەڕ و بزن بۆ یەک کەس دروستە بەڵام گەورەی خێزان ئەتوانێ بەرانێ بکات مەڕێک یا بزنە یا بەرانێک کە بەران باشترە لە بری خۆی و ماڵ و منداڵەکەی لە بری خۆی و ماڵ و منداڵەکەی وەکو فەرز لەسەر خانەوادەکەیەکەوێت بەڵێ لەسەر هەمویان لا ئەچێت و بری هەمویان دەکەوێت لە بری یەک کەسەکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحە دەفەرمێت یەک کەس یا سەحابەکان دەگێڕنەوە ئەفەرمون لە سەردەمی پێغەمبەری خوا قوربانی ئاوا دەکرا سەرۆکی خێزان مەڕێکی سەردەبڕی لە بری خۆی و ماڵ و منداڵەکەی خۆی لی دەخوارد و بەشی خەڵکیشی دەدا و جۆرێک لە شانازیشی پێوە دەکرد کە ئەم توانیوێتی قوربانی بکات بەڵام ئاژەڵی گەورە بۆ 7 کەس دەبێ و زانایانی مەذهبی شافعی فتوایان داوە کە دروستە قوربانی لەگەڵ 7 ماتێک کەڵاو بکرێواتە ئەگەر ئاژەڵێکی گەورە کە بۆ 7 کەس دەبێ یا بۆ 7 بەش دەبێ ئەکرێ سیانی 7م بێ ئاتە عەقیقەی مناڵ بێ و 4یشی قوربانی بێ تێکەڵکردنەکە ئەو شێوازەیە قوربانی سنەت ئەوەی کە سنەتە و دیاری نەکراوە ئەو کەسەی ئەو ئاژەڵە کە سەر دەبڕێ ئەمە پرسیارێکە و تا ئێسەژەر ئیشکالی بەشێک لە خەڵکە چۆنی تەوزیعیکە چۆن گۆشتەکەی بخوا چۆن مامەڵی لەگەڵا بکە دروستە خۆی لە قوربانی سنەتە یەک لە سەرسەی گۆشتەکە بۆ ماڵ و مناڵی خۆی دابنێ في نص آياتك أفرمي فكلوا منها وأطعموا القانع والمعتر خوتان لي بخون بشي قانع ومعتر يجبن قانع ومعتر كي قانع دفرمون هجارك قناعتي هي ونار ودواء بكات أما قانع معتر هجارك دواءك على خلق لرجاني ججنا بدواي قوشتا أقري يا هجار دواي بارئك ندارة کاوێ بە نسبەتی قوربانیەکەوە خۆشی لی دەخوات بەشی ئەو جۆرە هەژارانشی لێ دەدات ئەگەر قوربانیەکە فەرز بوو واجب بوو لە مەذهبی شافعیە دروست نییە پارویەکیشی لێ بخوات بەڵام قەولی فوقەهای تر مەذاهیبەکانی تر هەیە وەکو چۆن بەشی ماڵێک ئەدات حسەی ماڵێک دانێ ئەوە حسەیەکیش بۆ خۆی ئەتوانێ لە قوربانی فەرز و واجب دابنێت و دراوسێ لە پێشترە یا هەژاری گەڕەکەەکانی بینە سەرەوەی بەکەی ئەدا باشە ئەوە خۆیمان باس کرد خۆی چۆنی مامەڵی لە فەرز و واجبیشە ئەتا بکرێ کەمی لێ بخوا باشە بۆی بەشی خەڵکی تر بکە چکەی فەرزی کردووە واجبی کردووە کە بیبەخشێ اینجا بەشی دراوسەکانی دەدات با دەوڵەمەندیش بن اینجا بیکا بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆی بەشێکی بۆ دراوسەکانی با دەوڵەمەندیش بن کێشەنێ دراوسەیەتی پێی دەزانێ بەشێکی بۆ هەژاران با دووریش بن نزیک نەبن لێەوە
ئاساییە بە سیارەکەی بە کەسێکا بۆ ئەندەنێرێت ئەوەی کە لە نێوان خزمانە لە بینی نێوان ناحیە و قەزا و پارێزگاکانە من نەچم بۆ خوورماڵ بۆ هەڵەبجە بۆ هەولێر ئەم هەیە بۆ مناڵێم پشکەبەرە بۆ ئەمە تا چەند دروست ئەمە ئەگەر هاتو ئەو کەسەی بۆی دەبەی زانیت مستحق و هەژارە یا چاوەڕێ پلەی خزمایەتی و هەژاریشە دەزانێت ئەم قوربانی کردووە زۆر ئاسایە لەگەڵ خۆیان بەشەکەی خۆی بۆ دەبا یا چەند بەشێکی کەم دەبا نەک هەمووی ببرێ بۆ ئەوێ ئەگەر کەسێ ویستی لە دەرەوەی شارەکەی خۆی بەشی هەژاران بدا باش وایە ئاژەڵەکە لەو شوێنە بکڕێت و سەری بڕێ و لەوێ دابەشی کات و قوربانیەکە من دەمەوێت کە حیوانێکم بۆ کردوتە قوربانی بەشی 100 ماڵ بکە بەڵام زۆر دەبینی 50 کیلۆیە بۆنەوە نیو کیلۆ یا کیلۆ دابەشی دەکە ئایا ئەمە باشترە یاخود ئەوەی کا بۆ نمونە ماڵە هەژارێک با 3 کیلۆی باتێ با 2 کیلۆی باتێ بەشی 4 ژەمی بکات جیاوازە لەوەی کە تۆ بێ نیو کیلۆ بێتە یا نەفەری 200 غرام و 500 غرام ومانەی بۆ حساب بکەیت خۆی لە ڕاستیدا نیو کیلۆ هەر عیبەیە وەختی وایە کیلۆکەش ئەمەنەی چوری بەستایە دووگیتیایە ئیسفادەی لێ ناکە بالفعل ئینسان کە خەیری کرد بە سەخاوەتی بیکە کە چاکەی کرد لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون چۆنی پێخۆشە بۆ خۆی بەشێگیت کە چەند باش و چاک بێ بۆ خەڵکیش ئاوا بنێرێ باشە بالفعل تەرکیز کاتە لە بری 100 ماڵ 50 ماڵ بەڵام 50 ماڵەکە سوودی باشی لێ وەربگرن بە تایبەتی ئەو ماڵانەی کە هەژارن بە ڕۆژانی جەژنیش وەک لە فەرموودەدا هاتوو ئەیام و ئەکلین و شوربین و ذیکرین لله تعالی ڕۆژانی خۆشیە خواردنە سفرەیە کە سفرەکە گۆشتی لەسەر بێ خواردنی لەسەر بێ لەگەڵ ئەوەشدا ئەم خواردن و خواردنەوەیە ئەبێ ئاوێتە بکرێ بە یادی خوا جەژنی ئێمە لەگەڵ جەژنی کافران و بێباوەڕان و خەڵکە دنیایەکانە ئەم فەرق و جیاوازی هەیە جەژنەکەی ئێمە ئاوێتەیە بە یادی خوا لەگەڵ ئەوەدا ڕۆژی خۆشی و جل و بەرگی تازە لە بەرەکەیت و جەژنە پیرۆزە و گەڕان و سفرەکە تشتی لەسرە یادی خواشی لەگەڵاگەی بە عیبادت بۆ دەنووسێ بەس خەڵکی تر لە جەژنەکانی خۆیانە ئەمان نییە ئەو دیاردە قێزەونەی کە خەڵکێک دوای قوربانیکەی وەکوڵێ خۆشی و بەرەکەت و گۆشتەکە بۆ خۆی بۆ خێر و پاداشتەکەی بێ بەڵام پاژماوەی حیوانەکەی فرێ دەداتە شوێنە گشتیەکان سەر شەقامەکان نیە و باخچە و شوێنە فەراقەکان و سەرنجام بۆ بەرامەیەکی ناخۆش دیمەنێکی ناشرین بە مسلمانان و بە گەشتیاران و بە هاتوچۆکەرانەدا ڕێنمایی جەنابتان وەکو زانایەکی ئاینی وەڵاهی خۆی لە ڕاستیدا دیاردەیەکە چەند ساڵێکە دەیبینین لە شاری سلێمانی و لە شارەکانی کەشە هەیە ئەمە بەشێکی ئیهمالی ئەگونجێ ئەو خەڵکەیە کە ئاژەڵەکانی لە بری ئەوەی لە یەک شوێنە عەرزکە بە چواردەوری شارە عەرزیەکە هەر لەوێش کە عەرزیەکە لی دەکردن و هەر لەوێش سەری دەبڕن کە شوێنێکە مەرجەکانی تەندروستی و پاکوخاوێنی تێدا نییە ئەگونجێ ئەو گۆشتە پیس ببێ میکرۆ بڕواتە ناوی ینی بەڕاستی دیمەنێکی ناشیرینە بەشێکی ینی ئیشی شارەوانی ئەبێ شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان ئەم دیاردە کەم بکەنەوە نەیهێڵن بەوە کە حاوی گەورە دابنێن لەو شوێنانەدا و شوێن ئامادە بکەن بمانێ و نەمانەوێ هەموو ئەو خەڵکە ناڕواتە مەیانی حیوانەکە بۆ ئەو شوێن و جێگایە هەر لەسەر ئەم شەسی و لە هەندێک شوێنە ئەم حاڵەتە دروستە بێ ئەبێ حکومەت پلانی خێرایی هەبێ حاویە دابنێ لەو شوێنەدا کۆمەڵی تەرتیباتی بۆ بکە بۆی مەرجی تەندروستی تیاابێ یا لیژنەی تەندروستی قەیچیەکە باوەکو حاڵەتی ئێشەگر لیژنەکانی تەندروستی لەو ڕۆژانەدا سەردانی ئەو شوێنانە بکەن ڕێنماییان بدەنێ شتی جوانیان فێر بکەن زۆر باشەوە پرسیارێکە زۆر دێتاراوە لەسەر قوربانیکردن بۆ مردووانمان چۆن قوربانی بکەین مردوو دوو جۆرە جۆرێک لە مردوو کە دەمرێ پێش مردنی ئەڵێ بە قوربانە دوای خۆم درێغی مەکەن هەموو ساڵی قوربانیم بۆ بکەن چیتە ئەم پێکرا بۆ بکەن ئەمە شتێکی عاقڵانەیە و شتێکی باشە وەسیەتێکی باشەکە ئەم کە سوکارەی ئەکرێ هەر بەجیا ئاژەڵی بۆ بکردنەوە بکەن بە قوربانی بە ناوی خۆیەوە ئەمە هیچ ئیشکالێکی دیانە لای زانایان ئەیتر لە ماڵی مردووەکە بێکە بەجێماوە یا لە ماڵی خۆیان وەکو هەدیەیەک جۆرێکی تر کە کێشەی تایە ئەمەیە کە وەسیەت ناکە یا وەسیەتی نەکردووە ئەم جۆرە زانایان دوو بەشنتیایە بەشێکیان دەفەرمونون بە هیچ جۆرێ دروست نییە قوربانی ڕاستەوخۆی بۆ بکرێت چونکە خۆی نەیوتووە کەسی ڕانەسپاردووە وەسیەتیشی نەکردووە ئیتر چۆنی ڕاستەوخۆوەی بکرێت ئەی چی بکرێت لەم کاتەدا لەم حاڵەتەدا لەسەر ڕای ئەم زانایانە کوڕەکەی قوربانی دەکا ئەڵێ خێری باوکو دایکیش میتیاوێ خێری مردووەکانی خۆش میتیاوێ باوکێتی یادایکی یا خوشکی یا برای بەشێکی کەم لە زانایان دەڵێن دروستە ڕاستەوخۆ بۆ مردوو بکرێت
ئیشکالی تیان نیە لەسەر ڕای ئەمانش کێشەی تیان نییە بە تایبەتی مردووی مسلمان کە لەسەر عەقیدەیەکی پاک بووە عیبادەتی کردووە بەڵام هەژار بووە نەیتوانیوە لە ژیانی خۆیدا قوربانی بکە ئەگونجێ زۆریش تامەزرۆ بوو بێ کە قوربانی بکە بەس خوای گەورە بەسەریان نەڕشتووە تاقی کردوێتەوە بە هەژاری ئێستا کوڕەکانی دەوڵەمەندن چی ئیشکالێکی تایە ئەم کوڕانەی پێگەیاندووە بەرهەمی ڕەنجی ئەون ئاسایە ڕاستەوخۆ قوربانی بۆ بکەن لەسەر ڕای ئەو بەشە لە زانایان زۆر باشە مامۆستا تقریبا کەمتر لە 2 کاتژمێر باوە بۆ کۆتایی ڕۆژی عەرەفە پێمان خۆشە کۆتایی بەرنامەکەشمان بە چەند دوعایەکی جەنابەت بێ و پێنج شەش سرودمان نەماوە ئەگەر ئەو برایانە سرودێکیان هەبێت هیچتان بەدەستەوە هەیە بۆمان زۆر باشە مامۆستا دیارانی سرودەکان حاضر نیە پێمان خۆشە جەنابەت بە دوعاکانی جەنابەت کۆتایی بە بەرنامەکە دێن بۆ ئێمە بەڵاوی لە بینەرانی عەزیز دەکەین بینەرانی عزیز بۆ هیوایی کە توانی بێتمان لە 2 بەرنامەیەم ڕۆماندا لە بەرنامەی پەیامی ڕۆژ خزمەتێکی بەرچاو بێەوەی عزیز و خۆشەویست بکەینەوە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت سپاس بەوەی کە تام ساتە بینەرمان بوون خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم خواهی گەورە و پەروەردگار لێت دەپاڕێینەوە بەناوە جوانەکانی خۆت بە ئیسمی عەزەمی خۆت خواهی گەورە و پەروەردگار حەمد و سەنا و سپاس و ستایش تەنها شایستەی تۆیە ئەی خوایە کە خاوەنی ئاسمانەکان و زەویت ئەی خوایە کە خاوەنی ئێمەی ئەی خوایە کە لەم ڕۆژە مبارەکەدا لەم ڕۆژە گەورەدا دەیتە ئاسمانی دنیا و لە گوناهی عەبدەکانی خۆت خۆش دەبی لە گوناهی حاجیەکان خۆش دەبی لەم ڕۆژەدا شانازی ئەەکەی بەسەر فریشتەکانە بەهۆی ئەو حاجیانەی کە هاتوون بۆ ئەو شوێنە دوورە مبارەکە ماڵ و زێدی خۆیانیان بەجێ هێشتووە بەدەم و چاوی تەپوتۆزاوی و ئارەقاویەوە هاتوون و دەپاڕێنەوە و دەلاڵێنەوە و داوای لێخۆشبوون دەکەن تۆش لێخۆشبوونی خۆت دەکەی بە خەڵاتیان خوایە لە گوناهەکانی ئێمەش خۆش ببە خوایە لێخۆشبوونیش بکە بە خەڵاتی ئێمە خوایە لە ئومەتی پێغەمبەری خوا خۆش بە خوایە لە هەموو ئەو کەسانە خۆش بە کە بەڕاستی تۆ دەپەرستن ئەهلی تەوحید و لا إله إلا الله خوایە ئەو کاتێک کە ئەچین بۆ نوێژی جەژن لە گوناهەکانی ئێمە خۆش بووبی ئێمەشت پاک کرد بێتەوە لە تاوانەکانمان ڕۆژ و تاعەت و عیبادەتی ئەم ڕۆژانت لە ئێمە وەرگرت بێ خوایە یارمەتیمان بدە باشترین و چاکترین بە باشترین و بە جوانترین شێواز یادی تۆ بکەین و عیبادەتی تۆ بکەین دڵەکانمان بە یادی خۆت ئاوەدان کەیتەوە دڵەکانمان بە خۆشەویستی خۆت ئاوەدان کەیتەوە یا ڕەبی خوایە دڵەکانمان پڕکەی لە نور و لە مەحەبەتی خۆت خۆشەویستی و شەوقی خۆت لە دڵەکانمانە زیادکەی ئەو کەسانەی بە دیداری ماڵەکەی تۆ نەگەشتوون خوایە بە دیداری ماڵەکەی تۆیان شاد بکە مشەڕەفیان کە بەو شوێنە مبارەکە پیرۆزە یا ئیلەه العالەمین خوایە شیفای نەخۆشەکانمان بنێرە و بدە بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشن بە لەشی ساغەوە بچن بۆ نوێژی جەژنەکانیان قەرزی قەرزارەکانمان جێبەجێکەی ئەوانەی کێشە و تەنگژە و ناڕەحەتیان هەیە یا ڕەبی خوایە لەسەریان لە ئەبدە یا ئیلەه العالەمین ئەوانەی کە بەنا حەق گیراون لە هەر شوێن و جێگەیەکدا هەن
يا ربي خوايا رزقاريان كي يا رب العالمين يا ربي خوايا جراوي مسلمانان آزاد كي لهر شوين جيغا يكدا بنا حق جراون أو مسلمانان إلى تواوي سرزوي دا ظلم مستميان لأكري خوايا توبهانا وبيت ججن ببيت ججني خوشي وسركوتن بو مسلمانان يا ربي خوايا أم هرمي كردستاني إيمش لخرابة ولخرابكاري لشر ولشرنجيزي لآجاو ولمشاكل ولقيران ببارزي هر كس يقدل صوز بولات وبنجتمان بدين وبأخلاق وبها بالاكاني أم ملة سركوتويكي هر كس يقدج بدين من بأخلاق من بخاك ولات ونجتمان من خوايا يا إصلاح وشاكي بكي يا لكل أم ملة هجار من دوي بكي ويا إله العالمين يا ربي خوايا حاجة كان من قبول كي يا ربي خوايا دواد لي أكين ودفارين ودعا كاني أوان بو إيمش وبو خوشيان قبول بكي درقاي رحمة وروي رحمة من لي بكي توا سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته.